بەڵام ئەگەر دوایی تێبگەین ئەو بوارەی کە خۆشمانەوێت ئەمە نییە چی؟ ئەگەر دواتر تواناکانمان ئێمە بە ڕێگایەکی تەواو جیاوازا بەرێت چی؟ ئەگەر ئارەزوەکانمان گۆڕا چی؟ ئەگەر بازاڕی کار توانای جیاوازی ویست چی؟ بەداخەوە زۆر کەس لەم کاتانەیە هەست بە شکست دەکەن، نەک لە بەرەوەی بەڕاستی شکستیان هێنابێ، بەڵکو لە بەرەوەی کە ئاراستەیان گۆڕیوە و گۆڕینی ئاراستا لە لای کۆمەلگا زۆر کات بە شکست پێناسە ئەکرێت و ئەناسێنرێت. منم هەستم لە کاتی کارکردنم لە هەڵەبجە و لە زۆرێک لە ناوچەکانی کوردستاندا بینیوە. دەرچوویەکی زمانی عەرەبی کە ئێستا جوتیارە، کاتێک کە پرسیاری لێەکەن ئەرێ بڕوانامەکە چی بەسەر هات، شێرم دایەگرێت. دەرچوویەکی بەشی ئەندازیاری کە ئەوێت بە دەمامکەوە کاری درومانی بکات، بۆتە درومان و بۆتە دیزاینەر، بەڵام هەر شەرم دایەگرێت، چونکە کۆمەلگا پێی وا بوو ئەوە بوو بێ بە شتێکی تر، ئەوە بوو ببوایە بە پارێزەر. لە پشت جۆرێک لەم چیرۆکانەوە لەناو بێدەنگیەکانە تاکە پرسیارێک هەیە. ئەگەر ژیانم بەپێی بەرنامەکانی ئەوان نەڕۆیشت، ئایا من شکست خواردوم؟ بۆ ماوەیەکی زۆریش لەناو بێدەنگیەکانی منە هەمان پرسیار هەبوو. ئەو کچە بچووکەی کە بەتەنها لە ناو خێمەی ئۆردوگایە لەدایک بوو بێ، هەرگیز ناتوانێت خەوری گەورە ببینێ، هەرگیز ناتوانێت خەونی ئەوە ببینێ ڕۆژێ لە ڕۆژان زانکۆ تەواوەکە، وێنای ئەوە بکە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی نوێنەرایەتی کۆمەڵگەکەی خۆیەکە. بەڵام ئەم گۆڕانە کاتێک دەستی پێکرد، ئەو کاتێک کە من وەڵامی ئەم پرسیارم دایەوە، ئەگەر ژیانم بەپێی پلانەکان نەڕۆیشت، کۆتاییەکەی نییە. نەخێر، من شکست خواردوونیم، بەردەوام بووم لە فێربوون، بەردەوام بووم لە گەشەکردن و بەردەوام بەڵێم بۆ دەرفەتانە ئەدا کە هاتە بەردەمم، هەتا ئەو کاتانەش کە گومانم لە تواناکانی خۆم هەبوو. ئەم گەشتەوانەیەکی گرنگی فێری من کرد. ژیان چیتر تەنها یەک ڕێڕەوی جێگیر نییە، تەنها لەسەر یەک ڕێڕەوی جێگیر ژیان ناڕوات. لە ڕاستی ئەمڕۆ ژیان زۆر بە خێرایی تێپەڕێ و زۆر بە خێرایی لە گۆڕانکاریەیە. بۆیە گەنجەکانی ئێمە پێویستیان بە شتگەلێک هەیە کە زۆر لە بڕوانامە و ببورن، کە زۆر لە ناونیشانی پیشە گرنگترە. ئەویش توانای خۆگونجاندن، توانای بەردەوام بوون و توانای فێربوون و دووبارە سەر لە نوێ نووسینەوەی ناونیشانێک بۆ خۆیان. ڕەنگە هەر لەبەر ئەمەش بێ کە فەلسەفەی یین و یانگ بۆ من زۆر مانادارە. کە مناڵ بووم ژیانم بە ڕەش و سپیە بینی، یانە بێ سەرکەوتوو بی یاخود شکست خواردوو، یانە بێ ژیان بەپێی بەرنامەکانی تۆ بڕوە یا ئەوە تا تۆ کێشەیەکت هەیە. بەڵام دواتر کە گەورە بووم تێگەیشتم کە ژیان بۆ جۆرە نییە. ئەکرێ لە ناو شکستەکانە یاخود ئەکرێ شکستێک بەتەنها ببێتە هۆکاری گەشەکردنی تۆ، بێتە هۆکاری سەرکەوتنی تۆ، چونکە لە ناو ڕەشیدا خاڵێکی سپی هەیە و لە ناو سپیشا خاڵێکی ڕەش هەیە. بۆ مانایی ئەکرێ دەرفەتەکان و ململانە پێکەوە بێن، ئەکرێ ترس و گەشەکردنیش لە هەمان کاتا پێکەوە بێن و ئەکرێ نادیاریەکانی داهاتوش پڕ بێ لە ئەگەری نوێ. لە خولەکانی ڕاهێنانی پیشەییدا زۆر جار گەنجانێکم بینیوە کە بۆ هەستەوە دێنە سەنتەرەکەمان کە شکستیان هێناوە، بەڵام دواتر هێدی شتێکتیاندا دەگۆڕێ. ئەم شتە پیشەکەیان نییە، بەڵکو ئەو شتێک کە سەرەتا ئاگۆڕێ دیدگایانە. ڕەنگە دەرچوویەکی زمانی عەرەبی کە شەرمی لە جوتیاریە کرد، ئێستا هێدی خەریکی بنیادنانی داهاتووی خۆی بێت و لەگەڵیشیدا دەرفەت بۆ ئەوانی تر بڕەخسێنێت. دەرچوویەکی بەشی پارێزەری کە ئێستا پارێزەرە، ئێستا شەرم ناکا لەگەڵیشیدا کاری درومانی بکە، شەرم ناکا کە بۆتە دیزاینەر. من کارسازە ناسم کە پەرستارە، لە هەمان کاتیشە ئێمە ئەندازیارمان هەیە بۆتە گۆرانی بێژ. مەرج نییە ژیان هەر تەنها بەڕێ ڕێوێکی جێگیرا بڕوە. گەنجەکان ئەتوانن
لە زۆر شوێنی ترا و زۆر ڕێگەی تر بۆ خۆیان بدۆزنەوە. ڕەنگە گەنجەکانی ئێمە زۆر باشتر لەو پەیڤە جوانەی شێرکۆی مەزن تێگەشتە بن کە دەڵێ هەتاکو و نیگا نەگۆڕین تەماشاکانیش ناگۆڕێ، تا گەواڵەی ناو ئەم سەرە وەک خۆی بێ بارانی تازە نابینین. ڕەنگە گەنجی ئەمڕۆ سەرگەردان نەبێ، ڕەنگە تەنها هەوڵی ئەوە بدا خۆی لەگەڵ جیهانێکا بگونجێنێ کە بەردەوام لەگەڵ گۆڕانایە. لەبەرەوە بەرپرسیارەتی ئێمە ئەوە نییە کە ئەوان بخەینە ناو یەک پێناسەی بەرتەسکی سەرکەوتنەوە، بەڵکو بەرپرسیارەتی ئێمە ئەوەیە کە یارمەتیان بدەین، بەردەوام بن لە فێربوون، بەردەوام بن لە خۆگونجاندن و بەردەوام بن بەگەڕان بە دوای ئەو ڕێگەیانەیە کە خۆیانی تیابینەوە. من لەم گەشتەوە وانەیەکی زۆر زۆر گرنگ بووم. ئەوەی کە تۆ لە ئۆردوگا لە ناو شەڕی مان و نەمانە لەدایک بوویت بۆ مانایە نایە کە تۆ مەحکومی هەتایە لەوێ بمێنیتەوە. زۆر سوپاس. سپاس بۆ خاتوتارە. چیرۆکەکان هێشتا بەردەوامیان هەیە. ئەمانەی پێتان بڵێن کە چۆن بەهێزی ئیرادە دەکرێت لە نەبوونەوە دەستکەوت بێتەبوون. چیرۆکی کوڕێک لێرە نمایشەکرێت کە دڵنیا بن ئەگەر خۆی لێرە باسی نەکردایە من بۆم باسکردایە باوەڕتان ناکرد. چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێش، زۆر ئیلهام بەخش و معجزە ئاسایە. We are talking about someone that has a very good track record of starting from a very small way all the way to where he is now. I don't want to say much about him because he's truly someone that makes miracles. Please welcome Mamossa Sabdar to the stage. پێم خۆشە ئەمڕۆ بە یەکەوە تاقیکردنەوەیەک ئەنجام بدەین. هەمووتان لەگەڵم بن. با بە یەکەوە سەیرێکی ئەم وێنەیە بکەین. هەر یەکێک لە ئێوە گەر لەسەر شەقام گەنجێکی تەمەن یان مێر منداڵێکی تەمەندە بۆ 12 ساڵ ببینێت، بەو شێوازە بیرکردنەوە و تێڕوانینتان بەرامبەری چۆن دەبێت؟ بەرامبەر بە ئیمکانیاتی، بەرامبەر بە توانە و لێهاتوویی، بەرامبەر بە خولیا و ئاواتەکانی. دڵنیام زۆرێکمان هاوڕاین و پێمان وایە گەنجێکی بێداهاتووە بێت. گەنجێک دەبێت توانا و کارامەیی نییە، خولیا و ئاواتی نییە. پێمان وایە کە لەوانەیە تاکە خولیا و ئاواتی ئەوە بێت خێرا کۆتایی مانگ بێت و 300,000 دینار موچەکەی وەربگرێت. یان لەوانەیە تاکە کارامەییەک و لێهاتوویە کە پێویستی پێبێت و هەی بێتەوەیە
ئەبێتەوەنە باش ڕابکات تا سیارەی خۆڵەکە جێی نەهێڵێ. زۆر باش. ئێستا سەیری وێنەیەکی ترەکەین. وێنەی دووەم کە ئێستا هێتە سەر شاشەکە وێنەی ئیمێڵێکە لە کۆمپانیای مێتا. هەمووتان معلومە لاتان کۆمپانیای مێتا یەکێکە لە کۆمپانیا زۆر ناودارەکانی جیهان، خاوەنی بڕاندەکانی فەیسبوک و ئینستاگرام و وەتسەپ و زۆرشی تر. ئەم ئیمێڵە بۆ کەسێک هاتووە و مێتا داوای لێ دەکات لەگەڵەوە کار بکە. ئێستا ئەمەوێ بزانم بیرکردنەوەی ئێوە بەرامبەر بە کەسێک کە ئیمێڵێکی لەو شێوازەی بۆ بێت و ئۆفەرێکی کارکردنی پێشکەش بکرێ تێڕوانینتان چۆنە؟ دڵنیام زۆرمان پێمان وایە بێت کوڕێکی زۆر لێ هاتوو بێت، گەنجێکی پڕدا هاتوو بێت، لێ هاتوو کارامەیی زۆر بێت، ئەبێت چەند شەهادەی هەبێت، ئەبێت چەند بڕوانامەی بەرزی هەبێت، ئەمانە لە مێشکمان ئاگاڵاڵا بن. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەم تێڕوانینانەی ئێمە لەکوێوە سەرچاوە دەگرن؟ لەکوێوە دروست دەبن؟ هەر بەڕاست لە خۆمانمان پرسیوە کە دنیا بینینی ئێمە بەرامبەر بە خۆمان، بە تواناکانمان، بە دەوروبەرمان حەقیقین؟ هاوتایە لەگەڵ ڕاستی و دروستی خۆمان؟ سیرکەن دوای تەواوکردنی زانکۆ لە شارێکی دوور، لە غەریبی، لە نەبوونی، دایمە خەیاڵمە کرد و سەیری خۆممە کرد، حەزمە کرد لە یەکێک لە باشترین زانکۆکانی ئەوروپا بخوێنم. هەوڵم بۆی ئەدا لەم لاشەوە لە ناخما دەنگێک پێی ئەوتم بەچی ئەخوێنی؟ بە کام پارە؟ بە کام پاڵپشتی؟ بە کام سکۆلەرشیپ و کام ڤیزە؟ بە پاسپۆرتی عێراقی؟ هەوڵم دا و کۆڵم نەدا. لە کۆتاییە لەسەر ئەرکی خۆم توانیم قبوڵی خوێندن لە یەکێک لە باشترین زانکۆکان لە ڕانکی عالەمیە لە زانکۆی ڤرۆتسواڤ لە پۆڵندا دەستکەم بە خوێندن و ماستەرەکەم تەواو بکەم. بەڵام زۆرێک لە ئێمە پێمان وایە کاتێک گەنجێک بە قانونیە چێ بە ئەوروپا ئەیتر دەرگاکانی بەڕووی ئاکرێتەوە. ژیان بریتیە لە خۆشی، بریتیە لە ڕابواردن و کات بەسەربردن. بەڵام ئەم دیمەنەی کە لە دواوەیەتە سەر شاشەکە ئەمە دیمەنی خوێندنی ماستەرەکەی منە. لە پشت ئەم وێنەیەوە ڕۆژانە 10 کات ژمێر کارکردنی بەردەوام تەنها لە پێناو دابینکردنی بژێوی خوێندن و مانەوەم لەبەرەوەی قبوڵی خوێندنەکەم لەسەر ئەرکی خۆم وەرگرت بوو. ئەوەی وای دەکرد ماندوو نەبم، ئەوەی وای دەکرد ناڕەحەتیەکان نەبینم، ئەوە بوو ئەو ئامانجەی کە هەم بوو بۆی ئەژیام. گەنجێکی داهاتوو باش، گەنجێکی داهات باش و گەنجێکی کوردی سەرکەوتوو بتوانێت خزمەت بکات. ئەم ئامانجە بوو کە بۆی دەژیام. بەڵام زۆر ڕازگۆ بم لەگەڵتان. ئەوەی لە ماوەی ئەم 2 ساڵی خوێندنەما بۆم دەرکەوت و بۆی سەلماندم، ئەوەی وا دەکات ئینسان ئاوا قایم بوەستێ ئەم قاچە نین بریتیە لە هیوا و کۆڵنەدان. بە هیوا و کۆڵنەدان ئەگەیتە هەموو شتێک. سیرکەن بەڕێزان، هەموومان چاویلکە، بەشێکی زۆرمان چاویلکە بەکارهێنین بۆ ئەوەی وێنای باشتر ببینین. بەڵام قەت بیرتان کردوتەوە کە دڵ چاویلکەی هەیە؟ کاتێک مرۆڤ چاویلکەی دڵی پاک دەکاتەوە لەبری ئەوەی خودبینینێکی بێهیواییانە خۆتێکی بێئەمەل ببینی، خودێکی پڕ دەرفەت، خودێک ئەبینی کە پڕ توانە، ئەتوانێت گۆڕانکاری دروستکات، ئەتوانێت دەرفەتەکان بقۆزێتەوە، تەنانەت ئەتوانێت دەرفەتەکان دروست بکات. چۆن؟ لە کۆمپانیایە کارمە کرد، لەگەڵ برادەرەکانم دانیشت بووم، ڕۆژێ لەبیرم بوو قاوەمانە خواردەوە. قاوەکە تامی زۆر ناخۆش بوو، نەم خوارد.
بەڵام لەو کاتەیە چاویلکەی دڵمم سڕی و لە خۆمم پرسی قاوە چۆن دێتە وڵاتە؟ جۆرەکانی قاوە چین؟ هەر بەڕاست کواڵیتی باش و خراپی چییە؟ تامەکانی چین؟ کام بڕاندانە لە عالەما زۆر بەناوبانگن؟ دایمە کە بیرمانە کردەوە بەداخەوە ڕۆژانەی بیستین کە وڵاتمان یا کوردستان بووە بە لانکەی ساختکردنەوەی کاڵای بێکوالیتی. چاویلکەکەی دڵم سڕی و وتم بۆ لە کوردستانە بێ باشترین براندی قاوەمان نەبێت. دوای گەڕانێکی زۆر توانیم سەرکەوتوانە دوو براندی قاوەی ئیتاڵی لە کواڵیتی هەرە باشەکان بهێنمە کوردستان. ئێستاش ئەو کۆمپانیایی کە پێشتر کارم بۆ کرد بریکاری سەرەکی دابەشکرد. کێشەکە ئەوە نییە کە ئێمە توانامان نییە. کێشەکە ئەوەیە کە ئێمە چاویلکەکانی دڵمان تەڵخ بووە. کێشەکە ئەوەیە کە تەڵخ بووە چونکە ئێمە پێمان وایە لەم وڵاتە واستە نەبێت هیچمان پێ ناکرێت. پێمان وایە کە لەم کوردستانە یان لەم شارە لە وڵاتی ئێمە هیچ شتێک سەوز نابێت. پێمان وایە کە شکست کۆتا خاڵمانە. کاتێک لە یەکێک لە خاڵەکان لە ژیانە شکست هێنین دفتەری ئەعمالمان داخەین و چاوەڕێی ڕەحمی خوابین. یان هەموو هەوڵ و توانە و تێکۆشانمان بۆ ئەوەیە لە دەستگایەکی حکوومیە کار بکەین بە موچەیەک نەبتژێنێ نەبتکوچێت. سەرڕای لە دەرگەدانی سەدان کەس ئایا لە خۆمانمان پرسیوە کە مرۆڤ کە ئێمە ئەوەنە بێتوانین نەتوانین خۆمان دەرفەتەکان دروست بکەین و گۆڕانکاری دروست بکەین؟ بەڕێزان، پێم خۆشە یەکشتی تردان بە وازەحی بۆ باز بکەم کە بە تایبەتی بۆ ئەو گەنجانەی کە لە تەمەنێکان و بەرە و سەرکەوتنە ڕۆن. کاتێک شکستە بینی لە خۆتە سەیری خۆتەکەیت و شکستە بینی چاویلکەکەت پاک کەرەوە. کاتێک سەیری دەوروبەرتەکەیت بیئەیەک و ژینگەیەکی وێرانە بینی چاویلکەکەت بگۆڕە. چونکە لە کۆتاییدا ئەگەر ئێمە خۆمان بە چاوی قەدر و ڕێزەوە سەیری تواناکانی خۆمان نەکەین کەسی بەرامبەر قەتاوان نایبینێ. تێڕامان و ڕێزگرتن لە تواناکانی خۆت کلیلی کردنەوەی هەموو دەرفەتەکانە. ئیتر ئەو کاتە تۆ دەتوانیت بە خودێکی بەهێزتر بە ژینگەیەکی پڕ دەرفەتر ببینیت و گەشە بکەیت. سوپاس بخوا لە کۆتاییە من توانیم کۆمپانیایەک لە بواری بازرگانی گەشەپێدانی بازرگانی دابمەزرێنم و ئەو کۆمپانیایشی کە پێشتر کارم بۆ کرد و براندی قاوەکانم بۆ وەرگرت داوای لێکردم کە نەک وەکو کارمەند وەکو خاوەن پشک لە کۆمپانیەکەی ئەوە کار بکەم. ئەمانە بەخۆشی نەهاتوتە دەستم. ئەمەی کە ئێستا لە دواوەی بینن ئەم کرێکارە و مناڵە پاکەرەوەی منم لە ساڵی 2006ەوە تا ئەو کاتی چوومەتە زانکۆ شەفتێک کارم کردووە لە پاڵ خوێندنەکەمدا شەفتێکیش خوێندنم کردووە و ئەو ئیمێڵی ئۆفەری کارکردنەش هەر بۆ بەندە هاتووە دوای تەواوکردنی ماستەرەکەم، بەڵام ڕەتم کردەوە و کوردستانم هەڵبژارد. گەڕامەوە چونکە چاویلکەی دڵم سڕیوە، پێم وایە دەتوانم لێرەش دەرفەتەکان ببینم و دەرفەتەکان دروست بکەم. لە کۆتاییشە ئەمەوێ یەکشت بڵێم نەبێتە ئەوەی کە هەروتیان، بەڵام کاتێک ڕۆشتم بۆ خوێندن من خێزاندار بووم. مناڵەکەم مناڵی دووەمم تەنیا تەمەنی 20 ڕۆژ بوو. کاتێک کە خوێندنم تەواو کرد و هاتمەوە پێیگرت بوو. هەموو ئەمانەش بە پاڵپشتی و بە سەرکەوتنی خێزانەکەم بوو. پێم خۆشە چەپڵەکانتان بۆ ئەو بێت کە ئێستا لێرە دانیشتووە و گوێی لێمە.
کوردەواری وتەنی لە پشتەمون پیاوێکی سەرکەوتوو شۆڕەژنێکی مرد و ئازا و چاونەترس هەیە. زۆر سپاس، بمێنن بەخێر. سپاس بۆ کاک سامدار. هەڵەبجە شوێنی پێکەوەژیانی لایەنە جیاوازەکانە کە لە دێر زەمانەوە کۆمەڵێک لایەن پێکاتە بەیەکەواژین وەکو براکە مەشێکی سەرنجڕاکێشە لە لای هەڵەبجەیەکان هەمومان پێی سەرسامین بەڕاستی. بۆ ئێستا کاکە میر پارچەیەک میوزیکی کلتوری یارسانی بە ئامێرێکی تایبەت بە کورد پێشکەشمانەکات با فەرمێت.
چەند کاورارۆت وەسوەڕووی فەردا شەرتێ ونیان چە بێ شەرتی تۆ ڕووسیای تۆ بەی سەرداو نەبوو ئای سەد فەرداو نەبوو سارای داویم تاریک مبینون ڕێی نەجات یەکجار باریک مبینون پیری هەڵقەسان خەمپەنەم وەردەن پەی دەرگای ئادەم ئادەم کردن ئامادەم کردن سەروەخت یەداوی ئەمانەتمەن نەشری سیاه مغني تنخواي من ونواي ويشان فردوا وردر صداوي وردر صداوي يا ربي نعيشا يا ربي نعيشا تاريخ كيف هرتو آی صبح محشر سرف کندویم شرمنده حضور دیدم خدا بندویم شرمنده حضور دیدم خدا هاي براح مكيبين هاي براح مكيبين فردين تنياي تام بشقي مشق عجد الفكان بو فصل فراق خاطر فرخاران بو دياي دماي دي
دفترم جروی ویم سیاترن یلا هرهای تو یرجمن جفر انصافی من روز اردیم کافی کافی یلا We hope that you enjoyed this musical activity from a very old Kurdish instrument. And for now, we would like to tell you that we have 15 minutes rest, but wait for the end because we have a very beautiful musical activity waiting for all of you to entertain you. سپاس بۆ کاکەمیر چارەکێک پشووەرەگرین بەستکای لە کاتی خۆیاوەرنەوە چیرۆکی زۆر سەرنجڕاکێش هەیە کە گوێمان لێی بێت و لە کۆتای مەراسیمەکە ئاهەنگێکی بەچێش ئامادەکراوە لەگەڵ هونەرمەندان و گروپی میوزیک.
بەخێر بێنەوە چیرۆکی کچێکتان پێشناکەین کە دەستکەوتەکانی لە تەمەنی زۆر زیاترە تەمەنی 18 ساڵە بەڵام توانیوێتی کارەکانی بەنێودەوڵەتی بکات ئەو ئامانجێکی دیاری کردووە بە چڕی هەوڵی بۆ ئەدات چیرۆکەکەی سەرنجڕاکێشە. Sure. We met a girl that is so young for her age, but her medals and her achievements says a lot about her. She played for West Asia, she played for Iraq, she played for Kurdistan, and now she's playing for Turkey. It's a very big pleasure that we have such people that give their achievements and their inspiration and their speeches to you, the audience. Please help me welcome Miss Barin Shahwan onto the stage. تەمەنم حەومانگان بوو یەکەم نەشتەرگەری مەجامدا. دایک و باوکم لە دەرەوەی ژووری نەشتەرگەریەکە چاوەڕێی منیانە کرد لە نێوان ژیان و مردندا. چونکە پزیشکەکان پێیان وتبوون کە چانسی ژیانی من تەنها 150 واگە ڕزگارم بێ ئەمە دەبێت بە مەعجیزەیەکی سەرسوڕهێنەر. من هیچ ئەو کاتانم بیر نییە، بەڵام ئێستش لە چاوەکانی دایکمە ئەو ترسە قوڵا بینم کاتێ سەرمەکە. ئەو ترسە قوڵا بینم کاتە سەرمەکە. بۆیە هەرچۆنێ بێت ژیانی من وەکو مەعجیزەیەک بەردەوام بوو. بەڵام کاتێ تەمەنم بوو بە 7 ساڵان دووبارە نەخۆشیەکەم گەڕایەوانێ و پزیشکەکان بە دایک و باوکمیان وت دڵی من پێویستی بە نەشتەرگەریەکی ترە. بەڵام ئەم جارە لە دەرەوەی وڵات دووبارە ڕۆژانێکی قورس و تاقیکردنەوەیەکی سەخت ڕوبەڕووی دایک و باوکم بوو ناوانێ. بۆیە باوکم بڕیاریە لێرە بمێنێتەوانێ و بتوانێت بژێوی نەشتەرگەریەکەی من دابین بکە. و دایکیشم کچە بچکۆلانەکەی گرتە باوشی و بەرەو غەریبی فڕی. بەڵام بۆ من کەمێک جیاواز بوو. بیرمە زۆر دڵخۆش بووم چکە یەکەم جارم بۆ سواری فڕۆکە ببم. لەناو ترس و دڵەڕاوکەی دڵی دایکمدا من لە پەنجەرەی فڕۆکەکەەوە سێری هەورەکانمە کرد. و کاتێک گەشتینە ئەوێ هەر زوو لەگەڵ منداڵانی ببین بە هاوڕێ و یاریمانە کرد. و دوای ماوەیەک کە ئێمە لەوێ ماینەوانێ نەشتەرگەریەکەم بۆ ئەنجام درا. بە سەرکەوتووی کۆتایی هاو دایک و باوکم زۆر دڵخۆش بوون. بەڵام دڵخۆشیەکەی دایکم و باوکم زۆری نەخایەن چونکە پزیشکەکان دووبارە پێیان وت دڵی من دووبارە پێویستی بە قەستەڕەیەکی ترە. بەڵام ئەم جارە ئەو دکتۆرێکە بۆ من نییەکە 15 ڕۆژ لە دەروی وڵاتە و راگاتەوە وڵاتەکەی من. دووبارە دایکم زۆر دڵتەنگ بوو و تەواو بە ئەمەل ببوو لەوەی کە من قەت ناتوانم بگەمەوە ناو شار وڵاتی خۆم. بەڵام من شانسم هەبوو. ڕۆژێک پزیشکەکە تەلەفۆنی بۆ دایکم کرد و وتی بە خێرایی باری بگەنە لای من و ئەمەیە نەشتەرگەریەکەی بۆ بکەم. و دایکیشم زۆر بە خێرایی من خستە نەشتەرگەریەکە و قەستەڕەکەم بە سەرکەوتووی کۆتایی هات. و لەوە دڵخۆشکەرتر ئەوە بوو کە من تەنها چەند ڕۆژێکی تر لەوێ ئەمامەوانێ و لە دوای ئەوەی کە ئیکۆکەمە کرد ئەمتوانێ بگەڕێمەوە ماڵ و هاوڕێ و خێزانی خۆم. ئەمە بۆ من زۆر دڵخۆشکەر بوو و تایبەتی بۆ دایک و باوکم. بەڵام پزیشکەکان بەمەرجێ منیان ناردەوانێ ئەو بوو کە من وەرزشێکی سووک بکەم و بۆی دڵم بەردەوام بێ لەلایەن. بۆیە من لێرە دووبارە شانسمە بوو چکە دایک و باوکم هەر خۆی یاریزان و ڕاهێنەری تۆپی سەرمەز بوو.
بۆیە ئەم وەرزشەشی بۆ من هەڵبژارد و من ڕۆژانە لەگەڵ باوکم ڕۆشتم پشت قوڕاهێنانمە کرد بەڵام بە هێواش و نەبووە زۆر ماندوو بوومایە بەڵام دوای ماوەیەک لە یاریکردنم هێواش شێواش ئەم یاریە بوو بە بەشتێک لە ژیانم و خەونی زۆر گەورم تیا دۆزیێوانێ و دوای ماوەیەک پاڵەوانتی کوردستان کرا و منیش حەزم کرد هەر وەکو مناڵەکانی تر بەشداری بکەم و بزانم ئەتوانم تا کوێ بگەم و خۆشبەختانە بچکترین یاریزانی پاڵەوانتیەکە بووم و توانیم پلەی یەکەم بەدەست بێنم و من لێرە خەونەکەم زۆر گەورەتر بوو چکە ئەمزانی ئەمتوانی زۆر لەوە زیاتر بکەم بۆیە هەردووە ماوەیەک پاڵەوانتی عێراق کراو و توانیم دووبارە پلەی یەکەم بەدەست بێنم و لەسەر هەموو ئاستە تەمەنیەکانی خۆمە ببم بە هەڵبژاردی ڕیزی عێراق بەڵام گەورەترین وانەی من کە لەم یاریە فێری بوو بێتم ئەو بوو یەکەم پاڵەوانتی دەرەوی وڵاتم کە پاڵەوانتی ڕۆژاوی ئاسیا بوو بیرمە زۆر دڵخۆش بووم و شەوەکەی خەوم لێ ناکەو چکە زۆر تامەزرۆی یاریەکانی بەیانی بووم و ئەمیش هەموو یاریەکانم بەرمەوانێ ئەم پاڵەوانتیە هەفتەیەکی خایەن لە نێوان 8 وڵاتە من توانیم 2 مەدالیای گۆڵد بێنم و پلەی یەکەم بەدەست بێنم خەڵکانێکی زۆر پێیان خۆش بوو بە تایبەتی باوکم بەڵام هەنێ خەڵکە بوو ئەیان ئەمە تەنها ماجیزەیە و یەک جارە و دووبارە نابێتەوانێ بەڵام من بەردەوام بووم بە سەرکەوتنەکانم و ساڵێک دوای ئەوە ساڵی 2023 هەمان پاڵەوانتی کرایەوە بەڵام ئەم جارە لە شار وڵاتی خۆم دووبارە توانیم لە ماوەی هەفتەکەیە 8 یاری بکەم و دووبارە توانیم 2 مەدالیای گۆڵد بێنمەوە بۆ وڵات و شاری خۆم و من دوای ئەوەش توانیم چەندی مەدالیای تری زۆر بەهێز بێنمەوە بۆ ناو شار و لەگە مەدالیەکانی ترمادەینم وەکو مەدالیای پاڵەوانتی عەرەب کە توانیم پلەی دووەم بەدەست بێنم و مەدالیای سیلڤەر بێنم و هەروەها بتوڵەی WTT نێودەوڵەتی کە تایبەتە بە یاری تۆپی سەرمێس توانیم 2 ساڵ لەسەر یەک لە یاری زەوجەکانە پلەی دووەم بەدەست بێنم و هەروەها توانیم پلەی سێیەم بەدەست بێنم هەرچەنە لە تەمەنی خۆم گەورەتریش بوو ئەم سەرکەوتنانە بۆ من هەموو شتێک بوون و دوای ئەوەش کەمپێک کرا لە وڵاتی قەتەر کە 20 باشترین هەموو کچی ئاسیا بەشداریە کرد بە خۆشبەختانە من توانیم ببم بە یەکێک لەو کچانەی کە لەو کەمپەیە بەشداری بم و بیرمە زۆر دڵخۆش بووم کاتە چوومە ناو هۆڵەکەوانێ و بینیم ئەو ڕاهێنەرەی کە ڕاهێنانمان پێکا بۆ هەفتەیە هەمان ئەو خەڵکە بوو کە من لە ناو یوتیوب سێرمە کرد و ئەمیش ڕۆژێک وەکو ئەو بم و یان تەنها بیشی بینم کەچی ئەمڕۆ ئەو تەمرینم پێیەکە و هەرزوو کاتێ هاتمەوانێ باوکم پەیوەندیەکی بۆ هاو لە یانی ئەنتالیا سپۆرت لە وڵاتی تورکیا کە ئەیانویست من لەگەڵ تیمەکەیوانە یاری بکەم و لە دەوری تورکی یاری بکەم و من بووم بە یەکەم کچی کورد و یەکەم کچی عێراق کە وەکو یاریزانێکی پیشەگەر یاری بکەم بەڵام من هێشتا گەورەترین خەونم ماوە و پێی نەگەشتوم گەورەترین خەونی من ئەوەیە کە ببم بە یەکەم کچی کورد و یەکەم کچی عێراق کە بتوانم لە پاڵەوانتی ئۆلۆمپیکی ساڵی 2028 لە وڵاتی ئەمریکا بەشداری بکەم و ببم بە یەکێک لەو کچانە کە لەو پاڵەوانتیە بەشداری بکەم کاتم کەم ماوە بەڵام پێویستم بە پاڵپشتی هەمووانە بە من بەردەوامم لە مەشق و ڕاهێنانی خۆم و ئەمەوێ پێتان بڵێم ئەگەر هەر کچێک یاخود هەر گەنجێک یاخود هەر کەسێک کە پێی وایە بۆی هەر شتێکەوە یاخود بۆی بربەستێکەوانێ کە ناتوانێت بە خەون و ئاواتی خۆی بگات و پێی وایە ئەمە کۆتایی ڕێگەکەیەتی بەڵام من پێتەڵەم نەخێر ئەمە تەنها سەرەتای ڕێگەی تۆیە چکە تۆ سەرەتا بێ بە خۆتی بسەلمێنی کە تۆ چەند بەهێزیت و باوەڕە بەخۆ هەبێت و باوەڕە بەخۆ هەبێت اینجا ئیتر خەڵکانێک هەر قسەیەک بکەن ناتوانن ئەو شتێکی خۆتەتەوێ لێو بسن و تۆ بەردەوامە بیت زۆر سپاس
Ladies and gentlemen, first of all, I would like to say thank you very much for clapping for our speakers and to encourage the next people. I hope that you still keep clapping for the people that keep speaking here. This means that our young people are coming here to make sure that they are well appreciated. Thank you. Thank you. We hope that it's someone in the audience that will come onto the stage next year. And if it's not in Halabja, it's in Slemani, Hawler, and other cities in Kurdistan as well. Thank you. دەست خۆش. ئەو باوەڕی وایە کە شکستەکان دەبن بە ئەزمون و لیانەوە فێرە بین و باوەڕی بە چارەسەری خێرا هەیە چونکە مێشکێکی بازرگانی هەیە. ئەو کشتتوکاڵی کردو بە پردێک بۆ بەدەستێنانی ئامانجەکەی و بۆ پەرەپێدانی بەروبوومی خۆماڵی. چیرۆکێکی سەرنجڕاکێشی ترمان ئامادەیە. He believes that failures are experiences, and experiences is what we need to keep moving forward, to never look back, and to make sure that we are being well taken care of. Because if we can't take care of ourselves, we're sure that our community takes care of us. My guest speaker that is coming now, he is someone who is a prime example of turning failures into successes. Please, with a warm applause, welcome my friend, Diarko Faraj. لە سروشتی خاکەمەوە بۆ سەر ڕەفەی مۆڵەکان هێزی دەست پێکردن. سۆجا شکستەکان ئەو تۆوانن کە بیرۆکە گەورەکانی لێەوە سەوز دەبێت. دەزانم ئێستا دەپرسن چۆن. گوێگرم بن بۆتان باز دەکەم. من وەک گەنجێکی ئەم کوردستانە لە خێزانێکدا گەورە بووم. کاری ڕۆژانە و ژێوی ژیانمان لەسەر کشتتوکاڵ و باغداری بوو. خێزانەکەی ئێمە خاوەنی باخێک بووین کە بەرهەمی میوەکانی وەکو سێ و هەنار و ترێ و هەروە هەنجیر و زەیتون و زۆر بەرهەمی دیکەی کشتتوکاڵیمان بە باشترین کوالەتی و خۆشترینتان بەرهەم دێنا کە هەرگیز بەرهەمێکی هاوردەی وڵاتان نەیدەتوانی بەو شێوازە بێت. بەڵام بەداخەوە لە وەرزی پێگەیشتن و چنینەوەی بەرهەمەکانمان لە بری ئەوەی دڵخۆش و ئومێدمان هەبێ بەڵکو ناومێدی و غەم ڕووی تێدەکردین. بەهۆکاری ئەوەی بەرهەمەکانمان بە نرخێکی زۆر کەم و هەرزان دەفرۆشە و لەگەڵ ئەوەش هەندێکات نەدەفرۆشە دەمانە و خراپ دەبوون و دەبوو فڕێیان دەین. و پێتان بڵێم لەگەڵ ئەو ماندووبوونە زۆرەی بەرهەمە کشتتوکاڵەکان و تێچوویەکی زۆری بەرهەمێنان و نەبوونی پاڵپشتی حکوومەت بۆ ئێمە لەو لاشەوە گۆڕانی کەش و هەوا و نەبوونی چاودێر لەسەر بەرهەمی هاوردە و زۆربوونی نەخۆشە ڕۆکتەکان تەواو خێزانەکەی ئێمەی بێزار کردبوو. وای لێ کردبووین ناومێد بین و بیرکەینەوە واز بێنین لە کاری کشتتوکاڵی باغداری کە پیشەی باو باپیرانمان بوو. بە بیرمە ڕۆژێک باوک من بینی لە سوچێکی باخەیە دانیشت بوو. بە ناومێدی و خەمێکی زۆرەوە دەیڕوانیە سندوقی ئەو میوانی کا میوانە باشترین میوەکانی کێڵەکەمان کە مابوونەوە نەفرۆشابوون خەریک بوو خراپ دەبوون. ئەم دیمەنە زۆر کاری تێکردم و زۆر ناخۆش بوو بۆ من. ڕۆژێک بە خۆم وت کاکە تاکەی ناومێدی تاکەی دانیشی خەمە خۆی لەم وەزعە هەستە و هەنگاو بنێ و چارەسەرێک بۆ ئەم بارودۆخە بدۆزەرەوە. بڕیارم دا و دەستم کرد بە گەڕان. دەستم کرد بە گەڕان و پرسیارکردن لە سۆشیال میدیا ئینتەرنێت نێو بازاڕەکان و نێو خەڵک. گەڕام و پرسیارم تا ئەوەی کە بینیم بەرهەمەکانی وەکو ڕووبەهەنار و سرکە و ڕۆنی زەیتون
خواستێکی زۆر باشی کریایی لەسرە بەخۆمم وت باشە من باشترین جۆری میوەکانم هەیە لە کێڵگەکەم بۆچی نەیەم بیانکەم بە بەرهەمانێک کە خواستی کریایی لەسەر بێت و بەهاکەی پارێزراو بێت و بەرهەمەکانم پارێزم لە خرابوون بۆیە لەگەڵ خێزانەکەم بڕیارماندا و دەستمان کرد بە دروستکردنی سرکە لە سێ و ترێی باخەکەمان هەنارەکەشمان لێ کردەوە و هێنامان گوشیمان و کردمان بە شەربەتی هێنار و ڕووبەهەنار ئەو بڕە زەیتونەشی کە هەمان بوو چنیمانەوە هێنامان گوشیمان و کردمان بە ڕۆنی زەیتون بە خۆشحاڵیەوە سەرکەوتوو بووین لە بەرهەمێنان بەڵام ئای چ بەرهەمانێک پڕکواڵێتی بەسوود تەندروست بەبێ بەکارهێنانی ژماوەدێکی پارێزەر کە هیچ کاتێک ئەم تایبەتمەندیانە لە بەرهەمێکی هاوردەی وڵاتاندا نابینن لە قۆناغی دواتردا لە قۆناغی بە بازارکردن و فرۆشتنی بەرهەمەکانم تووشی کێشەی کە بووم ئاسەنگێکی کەم بۆ دروست بوو کە دەبوو بە شێوازی کۆ و بە نرخی جوملە بیدەم بەو دوکاندار و جێگەیانی کە تایبەتن بە فرۆشتنی بەرهەمی خۆماڵی کە بەڕاستی ئەمەش هیچ سوود و قازانجێکی مادی بۆ من نەبوو و حتا نەیدەتوانی تێشووی بەرهەمێنانی بەرهەمەکە بۆ من بگەڕێنێتەوە لەگەڵ ئەوەشدا نەمدەتوانین بم بەرکابەرێ لە بازاڕەکەدا بەخۆم وت کاکە ئەم ڕێگایە هەڵەیە پێویستە تۆ ڕێگەیە بدۆزیتەوە بۆ ئەوەی ڕاستەوخۆ بەرهەمەکانی کێڵەکە و بگەێنی بە کریارەکانە بۆیە بیرۆکەیەکی سادە بەڵام گەورەم لا دروست بوو وتم باشە کە من باشترین بەرهەمی خۆماڵیم هەیە لە کیکەی کێڵگەکەی خۆمە بۆ نێم بیکەم بە براندێک کە متمانەی هەبێت و خواستی کریایی لەسەر بێت و بەرهەمەکانی خۆماڵی بێت و میوەی کێڵەکەی خۆم بەکاربێنم بۆیە بڕیارماندا و دەستمان کرد بە بنیادنان و دروستکردنی کارگەی باوکۆچەک کە ئامانج لێی بە بازارکردن و بەرهەمهێنانی بەرهەمی خۆماڵی سروشتی تەندروست بوو لەکوێ بڵێ دامنا لە هەمان ئەو جێگەی کە باوکم بە ناومێدی و غەمەوە دەیڕوانیە سندوقی میوە خراپبووەکان لە هەمان ئەو جێگەی کە میوەکەم لێ بەرهەمەهێنا بە خۆشحاڵیەوە سەرکەوتوو بووم لە بەرهەمێنان و دەستم کرد بە پاکێجین و بە بازارکردنی بەرهەمەکەم بە شێوازێکی سادە و سەرەتایی و بە بەکارهێنانی بتڵی پلاستیکی و دانانی لە چەند جێگەیە لە ناوچەکەی خۆم بۆ کریارەکانم وەک دوکان و مارکێت و ئەو شوێنایی کە تایبەت بووم بە فرۆشتنی بەرهەمی خۆماڵی و دوای ماوەیەک ئەو جێگەیانە پەیوەندیان پێوە کردم بەڵێ کاکە چۆنی بەرهەمەکانە فرۆشراوە و بڕێکی زیاترمان بۆ بێنە چۆن کاکە پێت ئەڵێن بەرهەمەکانە فرۆشراوە و خواستی کرای لەسەر و بڕێکی زیاترمان بۆ بێنە ئەی بەسەر چاو ئیشەڵا بەیانی بۆتانێنم موبایلەکەم داخستەوە هەستێکی زۆر دڵخۆشکەرمە بوو تم سپاس بۆ خۆ هەنگاوەکانم جێگەی خۆیان گرتووە لەمە بەدوا زیاتر هەوڵمدا براندەکەم بناسێنم و گەورەی بکەم و پێشی بخەم و بەبیرمە یەکەم بەرکەوتنی ڕاستەوخۆی من لەگەڵ کریارەکانم لە ساڵی 2021 بوو لە فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە ڕاستەوخۆ بەرهەمەکانی کێڵەکەم هەڵگرت و بردم بۆ فیستیڤاڵ لەوێ خستمە پێش چاوی کریاران و سەردانیکەرانی فیستیڤاڵ و پێم وتن جیاوازی بەرهەمەکانی کارگەی باوکۆچەک چییە لەگەڵ بەرهەمێکی هاوردەی وڵاتان و پێم وتن تەندروستی خۆتان گرنگترە نەک بەرهەمێکی هەرزانی وڵاتان کە بۆمانێت زیاتر و زیاتر هەوڵمدا بۆ ئەوی براندەکەم پێشخەم دوا بە دوای ئەوە بەشداریم کرد لە چەندین فیستیڤاڵ و پێشانگای خۆراکی دیکە لەسەر تاسەری کوردستان و عێراق بە ئامانجی ئەوەی زیاتر براندەکەم بناسێنم و زیاتر گەورەی بکەم و بە خەڵک ئاشنا بکەم کە ئایا کەسێک هەیە کە میوەی کێڵەکەی خۆی یەکا بە باشترین بەرهەمی خۆماڵی و ئێوە دەتوان بە متمانەوە بەکاری بێنن بە لەگەڵەوەشدا دەستم کرد بە دانان و بەکارهێنانی سۆشیال میدیا بۆ ئەوی زیاتر براندەکەم بناسێنم تەنها لە سنووری ناوچەکەی خۆمان نەبێ بەڵکو بتوانم لە سنوورێکی فراوانترا کار بکەم و دەرچم حتا لە سنووری عێراق و بەڵکو بگاتە ئەوروپاش قۆناغ بە قۆناغ کارەکەم گەورەتر کرد هەوڵمدا پاکێجین باشتر کەم و کوالیتی بەرزتر کەمەوە و شێوازی بازارکردنم پێشخەم لە هەنگاوێکی مێژووی کارەکەمدا بڕیارمدا بە بەکارهێنانی پلاستیک کەم کەمەوە و دەستکەم بە بەکارهێنانی بتڵی شوشە بۆ پاکێجینگ و بە بازارکردنی بەرهەمەکانم لە پێناوی چیدا
پاراستنی کوالەتی و تەندروستی بەرهەمەکانم، پاراستنی تەندروستی کڕیارەکانم و پاراستنی ژینگە و خاک و ئاوی وڵاتی کوردستان لە پیسبوون. و بەوەش نەوەستام هەنگاوێکی مێژووی گرنگی دیکەمنا کە وەکو یەکەمین کارگە لەسەر ئاستی کوردستان و عێراق دەست پێشخەری وەرگرتنەوەی بتڵی شوشەی خاڵی بەرهەمەکانمان لە کڕیارەکانمان و دووبارە بەکارهێنانەوەی پڕکردنەوەی لە ناوەندی فرۆشتنەکەمان بە هەمان بەرهەم بە نرخێکی کەمتریش تەنها بە ئامانجی کەمکردنەوەی پیسکەرە ژینگەیەکان و بە ئامانجی پاراستنی خاک و ئاوی وڵاتی کوردستان، چونکە تەنها مڵکی من نییە بەڵکو مڵکی نەوەکانی داهاتووشە. و زیاتر و زیاتر هەوڵمدا و جگەلەوە بڕیارێکی زۆر گرنگمدا کە لە سەرەتای دەستپێکردنی کارەکەمەوە تەنها ئامانجی من دەستکەوتی مادی نەبووە، بڕیارمدا بەرهەمەکانم بەبێ بەرامبەر بۆ ئەو کەسانەی کە توانای مادیان نیە و ژێویان خراپە، بە تایبەتی ئەو کەسانەی کە نەخۆشی شێرپەنجە، نەخۆشی درێژخایانەکان و ئەو کەسانەی کە پێویستیان بە بەرهەمەکانی منە بەبێ بەرامبەر پێیان بەخشم، تەنها لە پێناو ڕەزامەندی خوای گەورە بەو بڕێ کە بتوانم و بڕواشم وایە ماڵ بەبەخشین کەم ناکە بەڵکو زیاتر و زیاترە بێ. و ڕاستیدا پێتان بڵێم باوکۆچەک لە پاکێجینێکی سادە و بە بڕێکی کەم لە بەرهەمەکان بە یەک جۆر دەستمان پێ کرد لە چەند جێگەیەکی بچووک لە ناوچەکەمان دامان نابوو بۆ فرۆشتن. بەڵام بە خۆشحاڵیەوە لە ئێستادا کارگەی باوکۆچەک توانای بەرهەمێنانی زیاد لە 10 جۆر بەرهەمی خۆماڵی پڕکوالێتی هەیە بە چەندین جۆر شێوازی پاکێجینگ، بە پێشکەوتنی شێوازی پاکێجین کە ڕکابەری بەرهەمی هاوردە ئەکات. و لەگەڵەوەشدا بەرهەمەکانمان لە ئێستادا لە نزیکەی 1000 ناوەندی فرۆشتن بەردەستە بۆ کڕیارەکانمان کە لێرەوە جێگەی خۆیەتی. من سوپاسی هەموو ئەو جێگایانە بکەم کە کار لەسەر بەرهەمەکانی کارگەی باوکۆچەکەکەن و دەیناسێنن، چونکە بە نەبوونی ئەوان کەلێنێکی زۆر گەورە لە کارەکە ئێمە دروستەکات و کاری گەیاندنی بەرهەمەکانی ئێمەی بە دەستی کڕیارەکان ئاسانتر کردووە و پشتیوانێکی گرنگم بۆ بەرهەمی ناوخۆ و توانای گەیاندنی بەرهەمەکانیشمان هەیە بۆ سەر تاسەی کوردستان و عێراق و دەرەوەی وڵات. ئەم سەرکەوتنەی ئێستام بە ڕۆژێک و دوو ڕۆژ دروست نەبووە، بەڵکو پێتان بڵێم چەندین ساڵی ویستۆ تا گەیشتم بێرە و لەم ڕێگەدا چەندین جار شکست و کەوتن و شکستی مادی و معنەوی و بێبازاری و بارودۆخی خراپی ئابووری خەڵک و شەڕ و زۆر بارودۆخی هەمواری دیکەم تێپەڕان، بەڵام هەرگیز وازم نێنا و کۆڵم نەدا و هەمیشە پێم وابووە کەوتنەکان ئەزموونە بەخشێ و ئەزموونەکانیش هەمویان پێکەوە ڕێگای گەیشتن و سەرکەوتن بەرەو ئامانجەکەت ئاسانتر دەکات. و لە کۆتاییدا وەک گەنجێک دەمەوێت بە هەمووتان بڵێم بۆ من کۆچکردن و جێهێشتنی وڵاتەکەم زۆر زۆر ئاسان بوو، چەندین جایش دەرفەتم بۆ دروست بوو، بەڵام مانەوەم هەڵبژا لە وڵاتەکەی خۆم. و هەرگیزیش ناومێد نەبووم و چاوەڕێی دەرفەتیشم لە کەس نەکرد، بەڵکو خۆم دەرفەتم بۆ خۆم دروست کرد و بە ئێوە شەڵێم ناومێد مەبن و هەستنەوە و هەنگاو بنێن و وەرن با پێکەوە گۆڕانکاریەکی گەورە دروستکەین و پێتان بڵێم پێشکەوتن و مانەوە و سەرکەوتنی هەر دەوڵەت و خاک و نەتەوەیەک پەیوەستە بە ئاسی خۆبژێویەوە و بناغی خۆبژێویش پشتوکاڵ و باغداریە. وەک گەنجێک پێتان ئەڵێم وەرن با هەمومان پێکەوە بۆ ئەوەی تەندروست بین، بۆ ئەوەی ژیانێکی خۆشمانە بێ بەرهەمی خۆماڵی بەکاربێنین و بەرهەمی خۆماڵی بکەین بە ناسنامە بۆ خاک و وڵات و نەتەوەکەمان. زۆر سپاس. سپاس بۆ کاک دیارکۆ. کێ لێەوە ئامادەیە ناوچەی ئارامی بەجێ بێڵێت؟ کامتان ئامادەن
دەسەڵاتێکی زۆر وەزیفەیەکی زۆر باش بەرپرسیارەتێکی باڵا خان و سیارە پارە ئەوەی کە بەدەستت هێناوە تا ئێستا وە خێزان هەمووی بەجێ بهێڵیت و دوای ئامانجەکەت بکەوی بچیتە غەریبایەتی لە ژوورێکی 1 بە 2 مەتری دابژیت بەڵام خەونەکەت زۆر گەورە بێ ئەحمەد تۆ ئامادەی؟ وڵای ئەگەر ڤیزەم بنێرە وەڵا بۆنە. Ladies and gentlemen, we're talking about someone who has had it all. A nice car, a nice family, a nice house, but he knew that he was born for something much bigger. He didn't settle for less, but he knew that he could do even more than what he was now or before. This is the humanity that we're talking about, because what sets us apart is that how comfortable we are in our comfort zone and whether we want to leave our comfort zone. This is why I would like to invite someone on stage. Dr. Tuana Najaf, please come to the stage. زۆر زۆر سپاس ئێوارەتان باش مەزان و هۆرامی قسێ کرد و هۆرامێکە ماسوچش هۆرامی خاستەر نییە مشکلە نییە ئەی بۆ بادیری ناغڤین یان ئەڵێن چی بە عەرەبی قسە بکەین یا بە ئینگلیزی بە فارسی چۆنە مشکلە نیەکەن بە هەڵەوجەی وتارەکەی من ئومێد بەخشە بۆ گەنجە ئازیزەکانە بەڕاستی پێتان ئەڵێم ئومێد و هیواتانە بێ بۆ ژیان لەم مناڵیەوە لە گەڕەکی ئێستا پێوتێ گەڕەکی شارەوانی ساڵی 1970 پاش بۆردومانکردنی گوندەکان و گواستنەوە ئەم مناڵە لە دایکە بێ بێ ئەمەلترین مناڵ لەوە چی ئەمە بوو بێ ئەوە دایک و باوکم لێرە ئەزان و یەخوە تەمەنیان درێژ بێت پاشان قۆناغ بە قۆناغ قۆناغی با بڵێن مەکتەبی شارە زوور و مەکتەبی ئەحمە موختار پرسارێکتان لێ یەکەم تەسەورەکەن مناڵێ لە شارە زوور و لە ئەحمە موختار خوێندن تاو بکات لە باشترین زانکۆکانی جیهان بتوانێت ماستەر بخوێنێ ممکنە پێم خۆش هیوادارم ئێوەش هەمان ئەمەلتان هەبێ سپاس ئەکرێ مناڵێک لە دیسانەوە هەر ئەو مناڵە ئێستا توێژینەوەکانی لە باشترین گۆڤارەکانی جیهانە بڵاو ببێتەوە بۆ نا دڵنیام ئێوە لە منیش باشترن ئەکرێ دیسان ئەو مناڵە ئێستا لە جیاتی زمانێ چەندین زمان بزانێ و زیاد لە ئەوەنە وڵات ڕۆشت بێ بۆی کارەکەیەوە ئەی بۆنە تەشید ئەم گەنجانە من لە خۆم بە باشتیان نەزانم پاشان لەسەر ژیانی ئاسایی ئەوەی لە قۆناغی سەرەتایی لە شارە زوورەوە کردومە تاوکو و ئەعدادی تاوکو و دوانزەی ئامادەیم تاو کرد هەرچی شتێ کە ڕێپێدراو نییە بە پێی یاساکانی مافی مرۆڤ کە منداڵ ئەبێت نەیکا من کردومە کەوچنکردن هەندێکتان نازان چییە شارۆ دەستکەنەی نۆک بنێشکردن ئەی کە ناخۆشە بنێشکردن خۆیە ناخۆشترین ئیشە کردبێتم بنێشکردن وڵاغداری ئیتر نازانم چی بڵم دایکم لێرە شایەتیم بۆدا لە قۆناغی دوانزەی ئامادەی بووین لەگەڵ مژدەی خوشکما بەیەکەوە بین ئەو کاتە تێکەڵاو بوو لە یەکەوە تا دوانزە تێکەڵاو بوو وایە کاغعلی شایەتە لەگەڵمانە بوو لێک پۆلاوین کاکسم کۆشە لەگەڵ مابوو دایکم بە دیارمەوەدا ئەنیش بە دیاری فانۆزێکەوە جاران محاولە سووتانە خشەغانیتر نەهاتەوە کارەبای تر نەهاتەوە لە هەڵەبجە پاشان دایکم بە دیارمەوە دانیش ئاوا هەتا 3:30 بەیانی وە ناو زیێدا
ئەموو دایکە جان تۆ بۆ ناخەوی ئەی ڕۆڵە وەڵام من بخۆم تۆ شەخەوی بەیانی لێ ئیمتحانە باش نابی تا 3:30 سپاس وەڵاو بۆ دایکمە پاشان ئەخەوت لە ریستێونی و لە 4:05 بەیانی هەڵەسان لەر مژدەی خوشکمە نانیانە کردیتر لەسەر فکر نیم ئەمە فرۆشت بۆ ژیان یا بۆ خۆمانیان کرد ئیتر لە دەوری 7 مەلیان هەڵەسان و ئامادەکاریمە کرد بۆەوەی بچم بۆ ئیمتحانی قۆناغی 12 و لەخوا بەزابێ هەرچۆن بوو 12مان تەواو کرد 12مان تەواو کرد ئەمە زۆر جوانە بۆ ئەو گەنجە بەڕێزانە من سلێمانیم نەدی بوو با بڵێن شارەزانە بوو ئیتر وتم ناوم لە هەولێر دەرچوو کاکە دایکم یەک عەرەبانەی دەستیە جاران عەرەبانی دەستی هەبوو ئەشای بۆ پێچامەوە ئەمە چییە ئەچێ بۆ هەولێر یاخ من یەک شوێن نازانم عەلاکولین بە پاس و هەرچۆن بوو چین بۆ پاسی مێنتکاوە 92 سەوت ئەخلی قەڵاو ئیتر بارودۆخێکی زۆر ناخۆش لە هەولێر بەڕاستی هەر ئێمە بووین وازمان نێنا و لەگەڵ یا بەردەوام بووین ستێپ بای ستێپ ڕۆشتین لەخوا بەزابێ چانسمان هەبوو هاتینەوە سلێمانی و دیسانەوە لە داخلی قەڵاو داخلی ئیسکان و بەکرۆسمان تاو کرد بەکرۆسم تاو کرد چانسێکی کارم بۆ دەستکەوت لە حکومەتی هەرێمی کوردستان بەسپاسەوە 1 ساڵ داوامم کرد بۆی ئەرکەکەمەوە لەبەرەوەی لە سرای موچە بووم لە ڕوبەڕووبوونەوە بەیە کە ئەوانەی چاویان بە ئارامی وڵات نایە بەداخەوە شۆفێرەکەم شەهید بوو خۆشم بە سەختی بریندار بووم و 2 جاریش فەتحی سەدرم بۆ کراوە بەڵام ماوم ئەوە تا ئێستا لە بەردەمتانە سپاستانە بەو شێوەیە بەردەوام بووم تاوەکو ساڵی 2010 هەر لە خزمەتا بووم لە 2010 وەزعم زۆر باش بوو لەخوا بەزابێ ئینشەڵا ئێوەش لە من باشترە بن هەموو شتێکی ژیانم هەبوو یعنی ئێستا حەز لێ چی هەبێ من هەم بوو بەڵام شۆکێک لێدام ڕۆژێکیان بیرم کردەوە لە کاتی کارەکەمە کە من ڕاستە بڕوانامەم هەیە بەڵام بەڕاستی کەسێکی نەخوێنەوارم چۆن نەخوێنەوارم نەمەزانی توێژینەوە بنووسم نەمەزانی نازانم دەرسێ بڵێمەوە شتێ بکەم هیچ کواڵی تێکم تیا نەبوو کەسێکی نەزان بووم چکە نەم ئەزانی بە هیچ زمانێ قسە بکەم لەبەرەوە بیرم کردەوە باشترین چارەسەر ئەوەیە دیسانەوە خۆم سفرکەمەوە بالفعل وا بوو ئۆفرم وەرگرت و زۆر سپاس بۆ کەسێک کە هاوکارم بوو ڕۆژمە مالیزیا بۆ ئەوەی ماستەر بخوێن بوو لە زانکۆ بەناوبانگەکانی جیهان کە زانکۆ UPM بوو ئەنجا سەرگوزشتێکی زۆر خۆشی تیا بوو ئەوە خێزانم لێرە گوێ لێیە لە ماڵەوە سەعیمە کرد بۆی فێری زمان ببم دەبزان ئاوا ئینسان فێری زمانە بێ ئاهاتمە ڕۆشتمە سەندەی مندەی تویزدەی خێزانەوەی پیاکە بۆ خاتری خوا وەڵا حیامانە چێ تۆ چوونە ئەو فێری ئینگلیزەبی ئەلاکولی چۆکم دانەدا ڕۆشتم 9 مانگی ڕەبق چووم لەوێ ئیتر سفر بوومەوە حیمان نەما زارە نەما پارە نەما هیچ نەما مانسەب نەما زمان نەما هیچم نەزان لە ژوورێکی یەک بە دوو پانکێک لەگەڵ قەراوێڵەیەکە هەر ئەوەیە بۆ خۆم ئیتر دەستم کرد بەم زمانی ئینگلیزیە تا 9 مانگم پێچ و هەرچۆن بوو لەخوا بەزابێ ئەویشم تەواو کرد و بە پلەی زۆر باش سپاس یەکێک لە ئەو بەسەراتانەی لەوێ بەسەرما جوان بوو ئەم کوردی خۆمان ئەو عاتەمان تیا چوونە شوێنە قەرەباڵخی و ئەوە دروستەکەوتیان ئەبێ ئینتخاباتی بکەن ئینتخابات بۆچی وتی ئەبێ نوێنەرێک هەڵبژێرن با بڵێن نوێنەری کەسە بێگانەکان بۆ زانکۆکە چی بکەین چین لە قاعێکا کۆ بووینەوە نازانم ژمارەمان چەند بوو ئیتر چێ خۆی دەکاندی دەکا و بەڵا دیموکراسیانە بوو لەخوا بەزابێ زۆرتری متمانەم وەرگرت لەوێش بووم بە نوێنەری خوێندکارە بێگانەکان و بەو شێوەیە بەردەوام بووم تا ساڵی 2014 لەخوا بەزابێ بە پلەی زۆر باش توێژینەوەکەم پێشکەش کرد و گەڕامەوە سەرکاری خۆم لە سلێمانی بەو شێوە بەردەوام بووم تا 2007 جارێک سەرداری برادێک مەکرد خۆزگر لێرە بووە ئێستا یاریدەری سەرۆکی زانکۆیە قەرەباڵخێک هەبوو وتمەوە چییە وتی وەڵڵا ئیمتحانی ئایلتس دەکەین لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وتمە منیش بۆ نەیکەم ئایلتس تێستی زمانی ئینگلیزیە بە شتێکی ستاندارد وتی ئەخ نابێ و پریپەرێشن و خۆ حازرگەی چەند هەفتەوە زۆر شتی وتم وەڵڵا یکەم کردم لەخوا بەزابێ 2 ڕۆژدا ئەوە هەفتەیە دوای ئەوە 2 هەفتەی پێچێ 5 جوونی ئایلتسمێنە لە سۆشیال میدیا بینیم وڵات دکتۆرا کرایەوە لە زانکۆی سلێمانی تەقدیمی دکتۆراشم کرد تاوەکو ساڵی 2009 پێکهێنانی ئەم کابینەیە بەسپاسەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەرچی بەڕێوەبەری نووسینگەی جەنابی وەزیری خوێندنی باڵام پێبەخشرا لە کارەکەم بەردەوام بووم تاوەکو ساڵی 2021 لە حەڤە بۆ 21کەش لەخوا بەزابێ دکتۆران بەدەستێنا بە پلەی زۆر باش و مامۆستا هاوڕێکانم لێرن لە هەموو سپاس
پاشان لەسەر پێشنیاری دووبارە بەڕێزیان کرامە بەڕێوەبەری گشتی فەرمانگەی کاژێڕی و دارایی لە وەزارەتی خوێنی باڵا بەڵام خاکەڕایی و وڵاغداری و کەوچن و ئەوانە خۆم بیر نەچێتەوە تکایە خۆتان بیر نەچێتەوە ئەوە تا لە حەوشەکەی وەزارەت بۆ خۆم دانیشم ئاوە خەڵکە بینم ئەوە مدیر عامە زۆر جار تعلیقم لێدان زۆر جار شتم پێ ئەوترێ دۆست و برادەر و ئەحباب و خەڵکی دڵسۆزیش پێم ئەڵێن ئاوا ئیش ناڕۆ بەڵام تخوا بەڕێزان ئەوە خراپی چییە بەسپاسەوە ساڵی 2026 پلەکەم بەرز بووە بووم بە پرۆفسۆری یاریدەر لەبەر ئەوە تکاتان لێکم قەت بێهیوا مەبن بێ ئومێد مەبن زۆر ژیان زۆری ماوە سەیری ئەو قۆناغانەی من کەن بابێتە دەرز بۆ ژیانی ئێوە 2003 بە کەلەرۆس 2014 ماستەر 2022 دکتۆرا 2026 پرۆفسۆری یاریدەر هیچی قەیچەکە چەند ساڵ تقریبا 23 ساڵم پێچووە بەڵام لەو 23 ساڵە زۆر ئاسایی یەک مەرحەلەم زۆر گرنگە بیرچوو بۆچی هەورامی ئەزانم ئەو پرسیارە قرس بوو بەڕاستی لەبەر من وڵاغداروم وڵاغداری مەگر لەل باوکمە پێنجشەمە و جومعان کە لە قسمی داخلی بووم ئەچوین باوکم ئیشی نازام چاو پاکەت و ئەو شتانێک ئەو دووشەوە وڵاغداری مەکرد لەل باوکم ئیتر جاری وا هەبوو هەورامێک پێوتم بارێکم بار کرد و واتش بەرەش پێ ئەوەس ئەی خوا ئەوەس چی بێ ئەوەس هەر نانووسرێ قرسە ئیتر وەڵا هەر هاتمەوە چوون بە وڵاخەکەەوە ئیتر تو ڕەبووتی و چیەکەی لێرە کردی بە سۆرانی وتم بەو خوا ئەوەس نازام چگورە ئەو بەرەوتی ماڵاوە بێتەوە برادەرەکانە گەشتن ئەو بەر لەبەرەوە لە هیچ کام لە قۆناغەکانی ژیانم بەستەیبڵ نەڕۆشتووە هیچ کاتێک نییە بۆ خوێندن بەڕێزان وەڵا وەختی نییە لە هەموو قۆناغەکانە گاڵتان پێ کردو لە هەمووی لە قۆناغی 12 بوو گاڵتان پێ کردین ئەیانوت مامۆساکانتان کرێکارن لە چوون بۆ مالیزیا مامۆساکانی هاوڕێم گاڵتان پێکردمانە تو مامۆسای زانکۆنیت بۆچی خوێنی تەلەبەی دکتۆرا بم لە زانکۆی سلێمانی گاڵتان پێکردم یانو تۆ خۆ تۆ مامۆسای زانکۆنی دکتۆرا بۆ چییە چی بۆ چیە ینی هەمووی گاڵتم پێکراوە هیچی زۆر بەکەمی دەستخۆشم لێکراوە لەبەرەوە پێشنیارەکەم تکایە یەکەم بە ئومێدەوە بژین خەونی گەورە ببینن قەت شۆک دامەدەن سادە بن تاتوانن زۆر سپاس هەموو سەرکەوتنەکانی من کاک عەلی لە من خۆشحاڵترە چونکە کاک عەلی سێژنی لە پشتەوە بوو بەڵام من دوان دایکم حەزەکەمە سەر پێ لەگەڵ خێزانم سپاس سپاس بۆ دکتۆر توانە ئەو دەڵێ هەندێک لە مرۆڤەکان هەرگیز لەوە تێناگەن کە قسە دەنگێک نییە لە هەوادا بڕوە قسە وشە قورسایی خۆی هەیە کۆتا چیرۆکمان چیرۆکی خانمێکە کە لە ڕێگەی سۆشیال میدیاوە دەیەوێت پەیامەکانی بگەێنێ و هەوڵ دەدات کۆمەلگا هۆشیار بکاتەوە Sticks and stones may hurt my bones, but words. A famous movie, a character from a famous movie once said, Jimmy, you know what's more destructive than a nuclear bomb? Words. The next speaker that is talking about criticism, social media awareness, and awareness for society. بس بوستك دقة. هێش و خام پرسیارە شیرین چییە؟ باشە ئەو ناوی ڕێبینە ڕێبین شیرین پاشگرەکەی ناوی دایکێتی هەڵی بژاردۆ کە لەگەڵیا بێت Please welcome ڕێبین شیرین
سڵاوتان لێبێت بەخێر بن زۆر زۆر سپاس کە بەو ڕێژەیە ماوەتەوە من وای ئەبینم کە بە خاتری من بێت چاوی دانە بەدانەتان ماچەکەم ئەبێت قاعیدەتەن هەتا من هاتبم ئێوە ئەوەی کە لێرە نووسرابوو خوێن بێتانەوە قاعیدەیەکی تریش ئەوەیە کە پێیان وتوم لەم فەرشە سوورە دەرنەچم کە بۆ من زەحمەتە وەکو مامۆستای زانکۆ دکتۆر سەرکێ و کە لیژ نەبوو لە گۆڕینی نازناوەکەم لە دوای ئەوەی کە من سێمینارەکەی خۆم پێشکەش کرد وەستانمی وتی پرسیارێکمەیە جا من دڵم لە هەزار لێیە و خۆزگە پرسیارەکەی چی بێزانم جوابی بمەوە جاوتی ڕۆڵەوە تۆ بە چەند مانگی لەدایک بووی پرسیارەکەی بۆ دکتۆر ئەی بۆ ناجوڵی لە شوێنی خۆتا بۆستە قسە بکە جا ئەگەر زۆر جوڵام متوانین ئیشارەتم لێ بکەن بە تایبەت ئەگەر لێرە دەرچووم دیارم نەمەوێت لەسەر کاریگەری قسە بکەم ئەوەی کە بەو شێوازەی کە من لە سۆشەڵ میدیا هەبووم چەندێکە لە 2010ەوە پێم وایە هەم حەزم کردووە ڕێڕە و ماینسێتی ئێوە بگۆڕم بە جۆرێک ژیان ببینن کە خۆم ئەیبینم بەو شێوازەی کە من لەزەتی لێ بم ئێوەش لەزەتی لێ ببن بەو شێوازەی کە بزانن قسەی قورس بە هیچ کوێتان ناگەێنێ لە دوو بوعدەوە ئەمەوە قسەکەم یەکەم ئەوەی کە قسەکانی ئێوە چ کاریگەریەکیە لەسەر ئەو کەسانی کە بیسەری ئێوەن کە گوێتان لێ ئەگرن و جارێکی تریش لەسەر ئەوەی کە ئەو قسانە چەندێک کاریگەری لەسەر خۆتان هەیە لە ڕاستیە ئێمەوە ئەزانین قسە تۆ ئەمڕۆ هەر بابینە سەر ئەوەی کە تۆ ئەمڕۆ وزەیەکی جیاوازە هەیە مێشکە جۆرێکی کە بیرەکاتەوە هەنێکی ڕەنگە تیا بێ لەم هۆڵە ڕۆشتە دەرەوە دەستکا بە ئیش یەکسەرە فکرێتە سەریەوە بۆچی چونکە هەنێ قسە بیستویەتی تەئسیریان لێ کردووە بۆچی چونکە قسە قورسایی هەیە چونکە لەسەر دڵ ئەمێنێتەوە بۆ قسەی بڵێ قسێک ئاوا ئینفلوەنس بکە وات لێ بکە ڕێگاکەت بدۆزیتەوە بۆ قسەی ناخۆشی ژەر بە هەمان شێوەیە ڕەنگە تۆ قسەیە بکەی لە ڕووی کەسێکە ساڵەهای ساڵی بوێ کە تۆ ئەو کەسە و قسەی توی لەبیر بچێتەوە جا ئەمە پەیوەندیشی نییە بۆی کە بڵێ ئەمە پلەی هەیە و ئەمە گەورەیە و ئەمە مناڵە و ئەمە لە پۆستێکایە و چەنانەت لەوانەیە تۆ کامنتێک بۆ ترامپ بنووسی تەسیری لێ بکە بێتاقەتی بکە خەڵک هەیە شانازیەکە بەخۆی ئەڵێ من لە ژیان ما فیشەکێکم نەتەقانوە دەستم نێەوە بە سیلاحەوە من یەکێکم لەوانە بەڵام هەزاران قسەی لە فیشەک ناخۆشترینەوە بە دڵی خەڵکەوە هەر گوێشی لێ نییە بۆچی چونکە لای ئەو کات تەنها چەند وشەیە بۆ تێپەڕیوە بەڵام لە ڕاستیە کاتی لای بەرامبەرەکەی وەستانووە ئێمە هەر یەکەمان ئەگەر بیر بکەینەوە قسەیەک گێتە خەیاڵمانەوە کە ڕەنگە چەند ساڵ پێش ئێستا لە دڵمان درابێ کەچی هێشتا بیرمان ماوە بۆچی چونکە کات لەو قسەیە ماوەتەوە ئەو قسەیە بووە بە ڕەفیقمان خۆشی و ناخۆشی خەو و بێداری وانە هەمیشە لە بیرمانە ئەمێنێتەوە و کاریگەری لێدانێک کە زارەکیە زۆر لە فیزیکی بەهێزترە یعنی فرۆید دەڵێ شارستانیە دەو کاتە دەستی پێکرد کە مرۆڤەکان لە بری بەرد دەستیان بۆ وشە برد بۆچی چونکە ئەگەر من بمەوێ بە بەردێک لە تۆبام ئەگەری هەیە ئەو بەردەکە هەڵی ئەگرم بەردێک بێت کە ئەسڵ ئازیەتی تۆ نەیە یان لەوانەیە ئەسڵ بەرێ نەکەوێ ئەسڵن با بڵین برتەکەوێ و ئەیا بە دڵیشتا دوای ماوەیەک چاکە بیتەوە بەس ئەگە بمەوێ وشەیەک هەڵبژێرم لە دڵتی بەم پێشەوەی کە قسەکەکەم ئەتوانم هەڵی بژێرم تا چەندێ قورس بێ لەکوێی دڵێ با تا چەندێ بیرێ نەچێتەوە و ڕێڕەوی ژیانیشێ بەرەو کوێ بەرێ من ئەتوانم بە یەک قسە وا بکەم لە تۆ ڕێگاکەت لێون بێ خۆت نەدۆزیتەوە ئەمە بێجگەوەی کە تۆ ئەتوانی ئەم کاریگەریانە لەسەر کەسێک بە قسەکانە دروستکەی لەسەر خۆشە بە هەمان شێوەیە ئەها نالیەڵێ بەو شەهدی کەلامەت کە بە ئیشرابی لە تافەت لەززەتەگەیەنێ بە دڵ و زەهنی مخاتەب تۆ گە نەرمونیان قسەکەی جۆرێکی ترە شتێکی کاگەیەنی بە مێشکی ئەوەی کە گوێی لە تۆیە دەرنەچوو مەسەکەم دەستم بینیم جا ئەگەر کەسێک مرۆڤێکی پوختە بێ ئەزانێکە ئەم شێوازە قسەکردنە بە دەرد ناخوا بۆ ئەو نابێ بۆچی چونکە ئاگایی هەیە لەوەی کە ئەم قسانەکە ئەو ئەیکە پێش ئەوەی بگاتە گوێ ئەو کەسەی کە تەئسیرەکەی لێکە لای خۆی شتێکی دروست کردووە ها ئێمە سیگنەڵی دەماریمانەیە ئەو قسانەی کە خۆمانێکین ئەوانەی کە لە زانستی نورۆن ئەزانن کە پێشان کاریگەری لەسەر خۆمان هەیە دەروونناسیەڵە نەگەتیڤیتی بایەسمانەیە ئەگەر تۆ بەردەوام بی لەسەرەوەی کە ڕەخنە و هەڵە و چێزانم عیب و شتی خراپی خەڵک ببینی و بیڵێ چاوت فێر ئەبێ و ڕایە لەسەر ئەوەی کە بەردەوام وا بکات ئەمە واکە کە تۆ ژیان بەڕێڕەوێکی ترا ببینی من و تۆ بە یەکەوە سەیری یەک ڤیو ئەکەین تۆ ناشرینیەکانی ئەبینی من جوانیەکانی بۆچی چونکە خۆتی وا ڕاهێناوە دروستە زۆر ئەناسین لە ژیانماناکەوان بۆچی بەهۆی نورۆپلاستیسیتی ئێمە
کۆتێکی ئینگلیزی هەیە ئەڵێ neurons that fire together wire together. وەک چۆن ئەچی بۆ جم کارەکەی لەسەر ماسولکەیەکە بۆی بەهێزی بکەی ئەوەی کە تۆ فکرەکانت چۆن بێ بیرکردنەوە چۆن بێ ڕاو چۆن بێ لەسەر خەڵک وەکەوایە ورکاوت بکەی ڕاهێنان بکەی بەو نورۆنانە بەو خانە مێشکیانت وەوای لێت ئەمە بێ بە شتێکی عادی بەهێزیان ئەەکەیتەوە ئەمە بێجگە ئەوەی کە هۆرمۆنی کۆرتیزۆل کاتێ لە جسمی تۆ دەرەچێ بە خاتری قسەیەکی نەگەتیڤ کە بەرامبەر کەسێکە کردووە مێشکی تۆ نازانێت کە ئەم هۆرمۆنە بۆ ئەوە دەردراوە کە مەوزوعەکە نەفرێکی ترە یا خۆتی مێشکی تۆ ناتوانێت ئەو جیاکاریە بکە بۆیە پێش ئەوەی من درەنگ قسەکە ئابیستم کەسێک قسەیەکی وتۆ بە من درەنگ ئەیبیستم بەس پێشان پێشەوەی تەسیر لە من بکە لە جسمی خۆیان شتەکە ڕوویاوە تەسیرەکەی لێکراوە و بابەتێکی تریش ئەوەیە کە ئێمە هەنێک خانەی مێشکیمانەیە کە پێیان وترێت mirror neurons ئەها دانیشین بە دیار فیلمێکی هندیەوە من زۆر بە تەلەبەکانم ئەڵێم هەستەکەم زۆری نەشی تەلەبەیە ئەڵێم فیلمی هندی دانیشین بە دیارەوە سوور ئەزانی درۆیە کەچیە گریەی کەچی پێی بێتاقەتە بی بۆچی چونکە ئێمە هەنێک خانەی مێشکیمانەیە کە ئاوێنەین کاتێک کە سەیری شتێک ئەەکەین خۆمان ئەبینین لەو شتەیە باشە ئێمە بووە ئەزانین ئەو شتە خۆمانە جا ئەم میرەر نورۆنانەش دیسانەوە هەر ئەو کارەکەنەوە کاتێک کە تۆ بەرامبەر بە کەسێک شتێکە یان لەو کاتانەی بە تایبەت چاولێکە بڕۆ لەسەر پۆستێک لە سۆشەڵ میدیا من ئەزمموی سۆشەڵ میدیام زیاترە ئەو کەسانی سەرەتا کە کۆمنت ئەیەن بە چه ئاڕاستەیەکا بڕۆن ئەوانی تریش بەدوایە ئەڕۆن بۆچی چونکە ئەو شتانە ئەکتیڤیت بووە ئەو نورۆنانی ئەوانیش ئەکتیڤیت بووە وا ئەزانە نەبێ ئەوانی جواب بکەن لە کاتێکە کەوتونەتە ناو تەڵەی جسمی خۆیانەوە کەوتونەتە ناو تەڵەی خانە دەماریەکانیانەوە کەوتونەتە ژێر کاریگەری هۆرمۆنەوە لەسەرم بابەتی هۆرمۆنە بڕۆین زیاتر ئەڕۆم و هەنێک شت هەیە کە هۆرمۆن بە منی ناسانوە سیقەم پێی نەماوە ئێستا ئەبینم کە زۆر گۆڕانکاری کردووە لە ژیانما یەک کۆتا شتێک کە ئەمەوێ بیڵێم ئێمە فلتەرێکمان هەیە لە ناو مێشکمانە پێوترێت Reticular Activating System RAS کورتەکەیەتی کە ئەو فلتەرە لە خزمەتی ئێمایە بەچی بەوەی کە بەردەوام هەوڵ ئەیات بەهانە بێنێتەوە بۆی کە ئێمە ڕاستین ئێمە باشین ئێمە چاکین و ئەو فکرانەی کە لەسەرمانایە لە ڕاستیە بایەخی ئەویان هەیە کە ئێمە دەری بڕین من قسەیەکی خراپ ئەەکەم بەرامبەر بە ئەم کوڕە باشەکە من دوێنێ بیرمەوت من ئەیتەقێنمەوە دەموچاتم بیرمەوە ئیشەڵا لە پۆلی 12 جا من قسێکی خراپەکەم بەرامبەر بە ئەم کوڕە باشە دوایی ئەگە ئەمەوێ عەزابیشدانم هەبێ RAS کە فلتەرە لە مێشکی منە یەت ئەڵێ نا ئەو حەقی بوو کاکە لایەقی ئەو شتە بوو بەهانەم بۆ ئەهێنێتەوە جا تۆگە خۆ ڕابێنی لەسەر ئەم شێوازە بیرکردنەوە نەگەتیڤانە ئیتر با بڵین لەو ئاڕاستەیە کە تۆ ئازانی بێتوانای تۆ ئازانی بە هیچ کوێ ناگەی تۆ ئازانی هەموو خەڵک خراپە تۆ هەر جۆرە بیرکردنەوەیە کە تۆ خۆتی لەسەر ڕابێنی ئەم فلتەرەیە بە تۆڵە تۆ ڕاستەکەی بەهانەت بۆێنێتەوە ئەو گەیەنێ بە قەناعەت و تاواو لێ کەم کەم ئیتر تۆ وا بیرەکەیتەوە کە تۆ مرۆڤە ڕاستەکەی لە ڕاستیشە ئەوەیان کە ژیانەکەی لە دەست چووە هەموو شتەکانی لە کیس چووە هەر تۆی بە هیچ کوێیکە ناگا تۆ نەبێ هیوادارم کە بزانن ئەوانەی کە لێرن ئەو گەنجە جوانانەی کە لێرن و ئەو تەلەبە جوانانە بزانن کە ئەمڕۆ منم و چەند کەسی کە لەسەرم ستەیجە ئێوە لە نیوەی ڕێگەیان یان لە سەرەتای ڕێگەیان ساڵی داهاتوو ئێوەن هەر خەونێکە لەسەرتانایە هەر خەیاڵێکە لەسەرتانایە ئەتانەوێ پێی بگەن نێگەتیڤیتی لێکەنەوە نێگەتیڤیتی بخەنە ئەو لاوە وا مەزانە کە نێگەتیڤیتی لە بوارێک مەسەلەن تەنها تەئسیری هەیە لەسەر ببورە دکتۆر سەرکە و ڕقل لەم لەقتەیە ئەڵێت تکایە لە کاتی سیمینارە لەچکەکانتان هەڵمێنەوە جا ئەم نێگەتیڤیتیانە تۆ ئەڵێی بۆ نمونە من باشە لە بواری بزنسا کار ئەەکەم مۆزوعەکەی من بزنسە چ ڕەبتەیە من ئەسڵن ڕقم لە پشیلەیە با بڵین نە تەئسیری هەیە تۆ بەو گۆڕانکاریە کە لە مێشکی خۆت دروستیەکەی بەو هۆرمۆن دەردانانە بەو کاریگەری کە لەسەر خانە مێشکەکانی خۆت ئەەکەی ڕێڕەوی ژیانی خۆت بنیات ئەنەی من پێم خۆشە کە کۆتا کەس بووم چونکە ئەوانە ماونەتەوە کە هەدەفیانە کە ئەم قسانە کاریگەریان لێ بکە پێش هەموو کەس پێش ئەوەی تۆ سەپۆرتە هەبێ لە لای خەڵکەوە پێش ئەوەی کە تۆ سەپۆرتە هەبێ لای خێزانەکەتەوە پێش ئەوەی سەپۆرتە هەبێ بە مادی بە هەرچی یەکەم سەپۆرتکەری خۆتی کاتێک کە پۆزیتیڤ بووی هەموو دەرگاکان بەڕووتا ئاکرێتەوە ئەو دەرگایانەش کە بەڕووتا داخراون بەخێر ئەیبینیت
دڵنیای لەوەی کە ئەو دەرگایە بۆ ئەوە داخراوە کە تۆ زیان نەبینی کە تۆ زەرەر نەکەیت دیسانەوە خۆشحاڵم کە لێرە بینی من زۆر سپاس یەک قساکەم جەماعەتی میوزیک وتیان تخوا بڵێ کە ئێمە ماوین تخوا دانیشن بە دیاریانەوە گۆرانیەکی زۆر خۆشیان حازرە کە ئەوانیش بێن زۆر سپاس دووبارە سپاس بۆ خاتوڕێبین ئەمڕۆ بەیەکەوە چیرۆک و ئەزمون و بیرۆکەی جیاوازمان هاوبەشی پێکرد بیرۆکەکان ئەتوانن جیهان بگۆڕن بۆ هیوای هەرێکە لێمە بیرۆکەیەک بەرێتەوە و بۆی ببێت بە ئیلهام بەخش و ژیانی پێ بگۆڕێت سپاس بۆ سپیکەرەکانمان سپاس بۆ ئێوە کە تام کاتە لەگەڵمانمانەوە ئێوە ئەحمەد ئەمەوێ ئاماژە بە شتێکیش بکەم بە خۆشحاڵیەوە شانازی بە تەواوی تیمەکەواکەین و شانازێکی گەورە کە ئەمڕۆ ئێمە ئەم چالاکیە لە ڕووی ژینگەییەوە دۆستی ژینگە بوو کە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان یەکەم چالاکیە کە بەم شێوەیە دۆستی ژینگە بێت دەستەکانتان خۆش بێ بەڵام حەز ناکەین چەپڵە بۆ ئێمە لێبن حەز ناکەین چەپڵە بۆ ئیڤێنتەکە لێبن حەزەکەین چەپڵە بۆ خۆتان لێبن کە تا ئەم دەقێ لێرە وەستاون گوێ لە گەنجەگرن کە ئەتانەیە هەڵەبجەیەکی بەهێزتر دروستکەن بۆ هەرێمی کوردستان ئەمێ ئەساسی دروستکردنی کۆمەڵگەیەکی بەهێز کە بۆ کوردستان دروستکراوە کە هەموو شۆڕشێک کە هەموو شتێک سەرەتا لە گەنجەوە دەستپی پێکردووە هێش و خان وابزانم هەنێشتیش هەیە حەزەکەی بیڵیت یەک شت دویستم لە کۆی 800 میوان کە لای ئێمە خوانیان خوارد بە خۆشحاڵی و گەورەیان کردین ینی ئیڤێنتەکەونە دۆستی ژینگە بوو نیو زەرف زبڵ ماوەتەوە هەمووی ڕیسایکلین کراوە حەزەکەین پێشتان بڵێن کە ئەمە دەستکەوتی ئێمە نییە ئەوەی ئێمە واجبێک بوو کە کردمان بەڵام ئێوە خۆتان هەڵتان بژار تا ئەم دەقێ لێرە دانیشن چەپڵەیەکی گەرم بۆ ئێوە جارێ هێشتا ئەحمەد گروپی میوزیکیش ماوە گروپی میوزیکیش ماوە بڵێ گروپێکی پرۆفشناڵ هونەرمەندی زۆر بە ئەزمۆن لێرە ئامادەیە کۆتایی ئیڤێنتەکە لەگەڵ ئەوان نابین بەڵام پێشتر داوە لە ڕێبینیار ئەحمەد سەرپەرشتیاری تیدێکسەکەم وتەی کۆتایی پێشکەشکات. زۆر سپاسانەکەین دەستان خۆش بێ بەڕاستی کە ئەیبینین ئەوەنە لە قاعەکە واوەتەوە یەکێک لە چالێنجە گەورەکان کە هەمیشە بیرمان لێ کردەوە ئەمانوت لەوانەیە سەر لە بەیانەکەی کۆمەڵێک میوان بێن و دواتر لەسەر لێوارەکەی میوانی کە نەمێنێتەوە زۆر بیرمان لەوا کردەوە زۆر پلانماندانا بۆەوەی کە ئەوە بمێنێتەوە زۆر دڵخۆشم کە تاوەکو ئێستا قاعەکە بەو پڕیا بینم زۆر دڵخۆشم کە هیوایەکی گەورەتان بەخشیەوە بە هەڵەبجە من ئەچوم لە تیدێکسەکانی کە لە شوێنەکانی کە بەشداری مەکرد ئەمبینی ئەو گەنجانەی کە بەشدار بوون لەوێ هەمویان دانیشتن تاوەکو ئاخیر ئەموت خۆزگا بە خۆزگەیی لە هەڵەبجەش بگەینە ئەو حاڵەتەی کە لەسەر لە بەیانی هەتاوەکو ئێوارە بتوانین گەنجەکانمان هەمووی بمێننەوە لە بۆنەیەک گوێ لەو چیرۆکی سەرکەوتنانە بگرن بەڕاستی زۆر دڵخۆشتان کردم زۆر سپاستانەکەم تاوەکۆم کاتەماونەتەوە یەک چەپڵەی گەورە و گەرمی ئێمە بۆ ئێوەیە زۆر بەڕاستی گەورەتان کردین زۆر خۆشحاڵ بووین هیوادارم هاوکاریمان هەبێت بۆ ئەوەی کە بتوانین ساڵی داهاتوش لە 2027 ئێوە بێنە ئێرە لێرە ئەنجام قسە بکەن
ئێوە ئەم گەنجانە هەر یەکێک لەمانە دڵنیام چیرۆکی زۆر سەرکەوتنی گەورە و زۆر باشەیەکە بێنە ئێرە ئەنجامدانی ئەم تێرێکسە پێت چێ لەبەرەوەی کە من هەڵەبجەیی بووم و پێشتر ئیشی ڕاگەیاندنم کرد بێت بڵێن ڕێبین نییە ئەم ئیڤێنتە ئەم ئیڤێنتە تیمە بە تیم نەبووایە نەمانەتوانی ئەم بۆنە ئەنجام بین تیمێکی خۆبەخش لە مانگی یەکەوە پەیوەندی بە هەر کەسێکەوە کرد بێت لەو هاوڕێ و برادرانی کە لەگەڵمان نابوون هیچ کامێکیان نیانوتوە نەخێر لەو ماوەی ڕابردووە چەندین کۆبوونەوە چەندین پەیوەندی ئۆنلاین لە کاتی جەنگی ئێران و ئەمریکا و ئیسرائیل پەیوەندیم کردووە برادران کۆبوونەوەمان هەبووە لەگەڵ سپیکەرەکان کۆبوونەوەی نێوان خۆمان هەبووە لە دەرگای سپۆنسەرەکانمانیاوە کەس نەیوتوە من مەشغوڵم من پێم ناکرێ یاخود ئەم کارە خۆبەخشیە من ناتوانم ئەوە کاتی پێ ببەخشم من ناتوانم 6 مانگ لە بۆنەیەکە بە خۆبەخشی ببم زۆ سپاسیانەکەم بەڕاستی پێزانینم هەیە بۆ مانووبوونتان بۆ ئەرکتان زۆر جابیرم لەوا کردەوە من نەموت هەڵەبجەیم واجبی منەکە شارەکەی خۆم خۆش بوێ واجبی منەکە هانی گەنجەکانی هەڵەبجە بدەم کە لەم جۆرە بۆنانەیان بۆ ساز بکەین بەڵام ئەمانەی کە لە سلێمانین ئەوەی کە لە ژدەرەوەیەت ئەوەی کە لە چوارتا لەگەڵمان بوو ئەوەی لە قەرەداخ لەگەڵمان بوو ئەو کەسانی کە لە هەولێر و دووهۆکەوە خۆیان پەیوەندیانە کرد زۆرمان پێ خۆشەوەکو خۆبەخشێک لەگەڵ ئێوە بوو ئێستا تێگەشتم بۆ هەمووی ئەو هیوا گەورەی بە هەڵەبجە هەیە بە ئامادەبوونی ئێوە لێرە زۆر دڵخۆشتان کردین هیوادارین بتوانین ئەمە بکەینە نەریتێکی ساڵانە و تێدێکس ئاشتی ببە نەریتێک کە هەموو ساڵێک ساڵی 2027 و ساڵانی داهاتوو بەردەوام بێت داوا لە برادرانی وساتەکەم ئەگە بارک نەبێت وردە سەرستێش حازر بکەم بۆ برادرانی میوزیک بۆ ئەوەی کە زۆر کاتەکە درێژە نەخایەنێت بە ناوی تیمی سپیکەران و کاک عەلی چەپکە گوڵێکی هێناوە بەس بە تەنیا بۆ من نەبێ حەزەکەم بۆ هەموو تیم فۆرسەکە بێت ئەو تیم لیدەرانی کە 6 مانگە لەگەڵمانە هاوکار بوون 6 مانگە پێکەوە شەو ڕۆژ ماخست بەسەر یەک بۆەوەی کە بتوانی بگەین بەم بۆنەیە بڕواتان هەبێت لە 14 ڕۆژی ئاخیر وازمان لە ژیانی خۆمانمان هێنابوو وازمان لە ئیشی خۆمان هێنابوو هەرەمووی بۆەوەی کە بگابمە لەبەرەوە داوان لە یەکەم هەموو تیم فۆرسەکان 25 کەس ئەبین بە نزیکەی توان بێنە سەر ستەیج لەبەرەوە بەڕاستی شایەنی وەن کە پێزانین هەبێت تەنیا بۆ یەک کەس نەبێت بۆ تیمە زۆر سپاسانەکەین فەرموون کۆمەڵێک کەسی پسپۆر شارەزا مامۆستای زانکۆ ڕاگەیاندکار نووسەر وەرگێر کۆمەڵێک پسپۆری جیاواز چالاکەوانی مەدەنی لە چەند بوارێکی جیاوازە هاوکارمان بوون زۆر سپاستانەکەم دەستان خۆش بێ باش فەرموون ئێمە هەڵەبجەکان واجبمانە خزمەتی هەڵەبجە بکەین و هەڵەبجەکان بەڵام بەڕاستی پێزانین مێ بۆ برادرانەی دیکە کە خەڵکی هەڵەبجەش نین بەڵام زۆر بە ڕوحەتێکی جوانەوە چەندین سەفەری هەڵەبجیان کردو چەندین جار هاتوون بۆ ئەوەی کە ئەم بۆنەیە بگەێنن بۆم حاڵەتە زۆر سپاستانەکەم پێزانینێکی گەورەم هەیە زۆر سپاس سپاستانەکەم هەرە بێ قسە بکەم هیواتمە قسە بکەم سڵاوتان لێبێ دەستان خۆش بێ مانوو نەبن جێگەی شانازین تەنها ویستمەوە قسەیە بکەم هیوادارم ساڵی داهاتوو ڕەزامەندی تێدەکس ئاشتی لە هەڵەبجە بۆ هەر چوار پارچەی کوردستان بێ سواسی کە عەلیەکەین بە ناوی خۆی و سپیکەرەکانەوە پێزانین واجبمانە زۆر سپاس زۆر سپاس سپیکەرە بە ڕێزەکان ئەوانەی کە قسەیان کرد بار من نەچمە سەر ستێج ئەوەی کە لێرەیە و ماوەتەوە ئێرە بێنە خوارە بۆ یاجەرخان نا با ئەوان بێنە خوارە بوو لەبەر خات
يا الله من شي يا الله من بس نارين تو بس نقرأ نسا اكتس بجنولا زي الله ئەژەم پیانی بەشێکی زۆر لەم بەڕێزانە لە مانگی یەکەوە ئێمە لەگەڵیانین و لەوانەیە ماندوومان کردبن هەندێکیان لە کۆتا لەگەڵمامون بەڵام زۆ ماندوومان کردن ئێمە سپاسی ئێوەکەین زۆ سپاس بۆ چیرۆکە بە پێزانەتان زۆ سپاس بۆ ماندووبوونتان زۆ سپاس بۆ ئەوی هیوا و بیرۆکە و ئیلهام بەخشینانەی کە ئەمڕۆ پێشکەشتان کرد بۆ گەنجانەی هەڵەبجە ئێمە زۆر پێزانینمان هەیە بێگومانم لەوەی کە هەر یەکێک لەو گەنجانەی کە ئێستا لێرەن بە بیرکردنەوەیەکی تری جیاواز بە ستۆریە جوانەکانی ئێوە لێرە چنە دەرەوە سپاستان نەکەین ئێمە واجبی خۆمان بووە زۆر سپاس. عشو خمن نبي من قراني نالم خمن نبي هلا بجي الشهيد هلا بجي بيروز هلا بجي خوراقر دستان خوش بيه بۆ ئەو هەموو چالاکیەی کە لەگەڵ ئێمە کردان و هیوادارم تەحملەی ئینگلیزیەکەی منتان کردبێ بەڵام پێشەوەی بڕۆین حەزەکەین شتێکی ئاخیرتان بۆ بەجێبێڵین چاپڵەیەکی قایم بۆ هەمومان لەنجەخان بۆ کێ بڕۆم زۆر سپاس کەی گرتمان ئێستاگری پارێزگار گەنجە دەستی خۆر نوشەکارۆک و گەنجێک ماوەتەوە لێرە جایوانیە زۆر سپاس دەستان جا بێجگەلەوەش هێش و خان دەست خۆش بێ چاوت ماچەکەم چاپڵەیەکی قایم بۆ هێش و خان چاپڵەیەکیش بۆ ئەحمەد گیان سپاس
كلام هنگا با هنگا لروح ماشي برانو هاتا زويلا يا سرخو چاوني كاني اي هوري سبي من بابوي
دڵبەر دڵستانای چەمن شەری دڵستانی نیۆ جەوریش مەیای ڕەنجیش مەکەی خۆ کافرێستانی نیۆ جەوریش مەیای ڕەنجیش مەکەی خۆ کافرێستانی نیۆ شەتەر بکێش و دڵەتەما بایا دگەرمان خۆتدار تۆ نەدێن خۆفی خوما خۆ کافرێستانی نیۆ تۆ نەدێن خۆفی خوما خۆ کافرێستانی نیۆ جيان بلن جوه هي بلن زكي جانوبار تو بابا الشيخ سنعا من آدم وتبرار بلن جيان بلن جوه هي خفيان بلن جوه برس وبارك دوه هي لشاركي هرب جوه برس وبارك سڵاوتان لێبێ دووبارە ئەمەوێ دەستخۆشی لە ئێوەی خۆشەویستکەم کە تا ئەم ساتە لەگەڵمان ماونەتەوە جێ باسەکە باسیەوە بکەم بەندە سەرپەرشتیاری هونەری تێدێکس مامۆستا ڕێبازی خۆشەویست سەرپەرشتیاری بەشی موزیکی کە سەرپەرشتیاری تەواوەتی گروپی موزیکەکەی کردووە مامۆستا ڕاستی مامۆستا نیاز کاک ئەیات کە گەنجترین ژەنیاری ناو گروپەکەیە و هەروە کاک دیار و کاک یوسفی خۆشەویست ئەمەوێ ئاماژە بە خاڵێکی تر بم کە کاک نیاز لەبەر خاتری ئێمە ماوەتەوە گینا سەفەری لە ڕێبوو بەڵام لەبەرەوەی کارەکەی ئێمە بەباشی بڕوات لەگەڵمان ماوە زۆر زۆر سوپاس دەکەین سوپاسی دەستگای میدیایی کورسات دەکەین کە تا ئەم لەحزە کارمەندەکانی یەک بە یەک لەگەڵمان ماونەتەوە زۆر زۆر سوپاس بۆ ئێوەی خۆشەویست Thank you.
گشعالە مەزانێ من بۆ تۆ شێتوارم گشعالە مەزانێ من بۆ تۆ شێتوارم من بۆ تۆ شێتوارم هناري وي هناري هناري وي هناري هناري باقي سوا ترشو شيرين وبيموت لا وكي برد آوى ترشو شيرين وبيموت لا وكي برد آوى سلام قرتنا سلام قرتنا أحوال برسو سلام قرتنا أحوال برسو جديرة ما كان جانو جان ليلك خيلي وما تنسو الناري وين الناري الناري وين الناري الناري عرضا ميلي ومن سلام سلماو لا مكرون عزي ليلي ومن سلام سلماو لا مكرون عزي ليلي دەستان خۆش داوا لە ئەو گەنجە خۆشەویستەی کە ساڵانێک من نا بەڵکو ئەو ژەنیارە خۆشەویستانە ئەو هونەرمەندانەی کە لەم شارەیە خزمەتیان کرد و شایەتیەوە دەن کە گەنجێک لەو کاتەی کە هەڵەبجە پێویستی پێبوو بێت لەم شارە خزمەتی کردووە بەبێ ئەوەی گوێ بە هیچ شتێک بدات بێ ئەوەی هیچ پرسیارێکی لێ بکرێ هیچ ڕوونکردنەوەیەکی بۆ بدرێت هاتۆ خزمەتی لەم شارەیە کردووە ئەویش خوشکەزای هونەرمەندی خۆشەویست کە عەدنان کەریم کاک سیڤان با بفەرمێت بە چەپڵەکانتان بە خێراتنی بکەن کاک بڕیار گەنجێکی دەنگخۆش گەنجێکە یەکێ بوو لەو بەشداربووانەی کە لە کوردای دڵدا بەشدار بوو یەکێکە لەو گەنجانی خزمەتێکی باشی کردووە خاتوونێکی خنجیلانەی دەنگخۆشی ئەم شارە کە کرێ بێتە هونەرمەندێکی سەرکەوتوو لە داهاتوودا
ئەگەر چی کارەکانی کەمە بەڵام تێدێکس بە تەنها ستەیجی من نییە ستەیجی هەموو کەسێکە کە ئەیەوێت توانای خۆی تێدا دەربخات بە چەپڵەکانتان پێشوازی لە سانا دەکەین. Yes. Hello. Hello. هەورامان نەسایەک و خۆشە نێوبەخان نەوای بولبول خۆشە هەورامان نەسایەک و خۆشە نێوبەخان نەوای بولبول هەورامان نەسایەک و خۆشە نێوبەخان نەوای بولبول خۆشە هەورامان نەسایەک و خۆشە نێوبەخان نەوای بولبول دارستان وەرزی بەهار حەتری گوڵاڵان دەشتونەی سەر خۆشە دارستان وەرزی بەهار حەتری گوڵاڵان دەشتونەی سەر ئەو کچە لە بەرخانە دیدم لە بەردانە ئەو کچە لە بەرخانە دیدم لە بەرخانە گودرەکێ لاملزاری شاوازی لامزاری گودرەکێ لاملزاری شابازی لامزاری ناسێباری خۆشە هەورامان نەسایەک و خۆشە نێوبەخان نەوای بولبول خۆشە هەورامان نەسایەک و خۆشە نێوبەخان نەوای بولبول
لبخانة ديدم لبخانة كدرك لا من زاري شعبازي لا سيباري كدرك لا من زاري شعبازي لا سيباري خوشا هورامان لسايقو خوشاني وبخاني